بینەران و خۆشەویستان ئازیزانی متابعی کەناڵی هیوا ئەم کاتتان باش. من گۆنا سعید لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گفتوگۆیەکی تر لە کەناڵی هیواوە. پێشەوەی بچمە سەرتەوەری بەرنامەکان پێم خۆشەکە لێرەوە هیوای سەلامەتی بۆ ئێوە و بۆ کەسوکار و هاوڕێیان و دۆستانتان بخوازم بە تایبەت لە دەست بەتای کۆرۆنا کە ئێستا یەخەی بە جیهان و بە هەرێمی کوردستانیش گرتووە. هیوادارم هەموو لایە سەلامەت بن، خۆپارێزی بکەن و ئاگاتان لە خۆتان و لە دەوروبەرتان بێ. ئازیزان، ئەم ئێوارەیە دوو بابەتی زۆر گرنگمان هەڵبژاردووە بۆ ئەوەی تاوتویان بکەین، گفتوگویان لەسەر بکەین. هیوادارم کە ئێوەش حوسەڵە و تەحملتان هەبێ کە لەگەڵمان بن و بینەر بن. هەردوو بەشەکە دوو بەشی زۆر گرنگن. لە بەشی یەکەمە بە میوانداری خاتوونی بەڕێز ڕێواز ئەحمەدبانی خێڵانی کە بەخێراتنێکم لەلایەن ئێوە لەلایەن خۆمەوە سەبارەت بە پرسی بەشداری ژنان لە سیاسەتە قسە و باسەکەین. هەڵبەت لەمڕۆوە ئەچینە سەرتەوەرێکی جۆرا و جۆر و هەوڵەیەین ئەم بەشە لە ماوەی 45 دقەیە تەواو بکەین. داواتان لێ یەکەم کە بمێنەوە لەگەڵمانە بۆ بەشی دووەمی بەرنامەکان کە گفتوگۆیەکی ڕاستەوخۆم لەگەڵ بەهار شوکریە منزر ئەبێ سەبارەت بە کەمپەینی ناوی من ناوی دایکما کە ئەویش هەروەکو بابەتی یەکەم بەشی بەرنامە بابەتێکی زۆر گرنگە بۆیە هیوادارم لەگەڵمان بن هەوڵەیەین هەردوو بەشەکە لە ماوەی سەعات و نیوەکە تەواو بکەین و زۆرمان دووتان نەکەین زیاد لە حەد. ئازیزان، پێشەوەی دووبارە بچمە سەر بەشی یەکەم و تەوەری یەکەم داواتان لێ یەکەم ئەگەر ئەتوانن تکایە لە لینکی کەناڵی هیوا لە یوتیوبەوە متابعی بەرنامەکە بکەن، دەست بنێن بە زەنگۆڵەکەیە، سەبسکرایب بکەن و شێری بکەن بۆ دۆستان و ئاشنایانتان. ئەگەر ناشتوانن ئەوە هەر ئێستا لە پیجی فەیسبووکی کەناڵی هیوا و هەروەها لە پیجی فەیسبووکی چەپی شەقام بەرنامەکە ڕاستەوخۆ پەخشە بێتەوە. لەگەڵمان بن. خاتو ڕێواز، دووبارە سڵاو لێبێ، سوپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی ئەمڕۆیە. زۆر سوپاس بۆ ئێوەش. هیوادارم کەناڵەکەتان بەردەوام بێ و بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ لە ئازادکردنی عەقڵی تاکی کورد و لە هەمان کاتە هوشیارەیەک دروست بکە کە کاریگەری هەبێ بۆ گۆڕانکاری لە کۆمەلگاکەمانە لە هەموو بار و ڕوویەکەوە. زۆر سوپاس بە دڵنیایی بە هاوکاری کەسانی وەک ئێوە و خەڵکی یەکسانی خواز و ئازادی خواز هەوڵە دەین و هیوادارین کە بتوانین بەشێک بین لەو پرۆسەیە کە ئەو هوشیاریە ڕاستەقینە و فراوانە بڵاوکاتەوە. ڕێواز خان، ئەمەوێ باسی ئەوە بکەین کە هەڵبەت پرۆسەی بەشداریکردنی ژنان لە سیاسەتە لە نێو کایی سیاسیە مێژوویەکی دوور و درێژی هەیە، پڕپڕ بووە لە خەباتێکی درێژخایانی ژنان بە تایبەت لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 بۆ بەدەستهێنانی مافی دەنگدان، بۆ بەدەستهێنانی مافی بەشداری لە نێو کایی سیاسیە. ئەمە بەشێکێتی، بەڵام ڕووەکەی تریشی ئەوەیە کە ژنان هەمیشە لە کایی جۆرا و جۆرا بەشداریان کردووە و بەشداریەکی سیاسی جەماوەریان کردووە لە نێو ژیانە و لە نێو ڕێکخراوەکانیانە لە شوێنی پیشانە هەموو ئەمانە. من ئەمە لێەوە دەست پێ بکەین ئەم گفتوگۆیە پێشەوەی بچینە سەر تایبەتمەندی هەڵبژارنەکانی ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستان و بەشداری ژنان لەوەیە. ئەمە لێەوە دەست پێ بکەین بەڕای ئێوە بەشداری ژنان لە نێو سیاسەتە کامان ئەو ڕێگایانی کە ژنان ئەتوانن بەشداری لە سیاسەتە بکەن لە ڕێگەیەوە بە هەدەفێکی تر ئەمەوێ زیاتر لەسەر ڕووە فراوانەکەی بەشداری سیاسی ژنان قسە بکەین لەسەرداوە. خۆی لە ڕاستیە بەشداریکردنی سیاست بەشداریکردنی ژنان ببورن لە بواری سیاسەتە ئەوەم یەکێکە لە مافە ئاسایەکانی ژن وەک مرۆڤێک، لە هەمان کاتە بەشێکە لە پرۆسی دیموکراتی. لە وڵاتێکە ئەگەر پرۆسی دیموکراتی نەبێ بوار بە ژنان نادەن کە بەشدار بن لە سیاسەتە و لە هەمان کاتە بەشدار بن لە دەنگدان و خۆ هەڵبژاردن لە پرۆسی هەڵبژاردنەکانە. بەڵام ئەتوانم بەڵام ژن لەم بوارەیە بە چوار شێوە ئەتوانێ شوێن و پێگەی خۆی بسەلمێنێ. یەکەمین شێوەیان بەشداریکردن لە دەنگدانە
لە هەڵبژاردنەکانە لە دەنگدانە گشتەکانە لە هەمان کاتا خۆی هەڵبەبژێرێ بۆ پەرلەمان و ئەو پێگانی کە پێگەی شوێنی بڕیاردانن. خاڵی دووهەم بەشداریکردنی ئافرەت لە داڕشتنی یاسا و ڕێساکانی دەوڵەتە و لە هەمان کاتا بڕیاردان لەسەری و بەشداریکردنی لە سیاسەتی و استراتیژێتی حکوومەتەکانە. ئەمە خاڵی دووهەم. خاڵی سێهەمیان یا ڕێگەی سێهەمیان ئەوەیە کە بتوانێ لەو دام و دەستگا حکومیانە کار بکە کە توانای جێبەجێکردنی بڕیارەکانی هەیە، بۆ نمونە لە دادگاکانە. خاڵی چوارەم ژن هەوڵ بدا نوێنەرایەتی حکوومەتەکانی بکە لە ڕێکخراونی و دەوڵەتەکانە. بێگومان بەم چوار ڕێگەیە ژن ئەتوانێ ڕۆڵێکی کاریگەری هەبێ لە کۆمەلگایە لەو گۆڕانکارێنی کە لە کۆمەلگایە ڕوەدا، چونکە بەبێ بەشداری ژن لەم چوار پێگەیە ژن ناتوانێ ڕۆڵی خۆی لە کۆمەلگایە ببینێ وەک مرۆڤێک سیر بکرێ. ڕێوازخان دەست خۆش بێ بۆ دیاریکردنی ئەو چوار ڕێگایە، بەڵام بەڕاستی من ئەتوانم بڵێم ئیزافەیەکم هەیە بۆی ئیزافەیەک بۆ ئەم ڕێگایانە، چونکە بمانەوێ نەمانەوێ ژنانێکی زۆر هەن لە نێو ئەم کایە چۆڵەی ڕسمیە فەرمیەی دەنگدان و هەڵبژاردن و بەشداری حکومەت و بەشداری دام و دەستگاکە نین و فرسەتیشیان بۆ هەڵناکەوێت لەوەیە، بەڵام ژنانێکی زۆر هەیە لە ڕیزەکانی خوارەوەی کۆمەلگا ئەتوان بەشداری سیاست بکەن. بۆ نمونە تۆ ئەگەر ڕۆژنامەنووسێک بی کە گرنگی تایبەت بە کایە سیاسیەکان ئەی پرسیاری گرنگ ئەجوڵێنی ڕەخنەی گرنگەکەی، ئەمانە بۆ خۆی بەشداری سیاسیە. یاخود ژنێک بی لە شوێنی پیشەکەت بۆ نمونە لە نێو یەکێتێکی کرێکاریە نوێنەرایەتی بکەی، یاخود ڕێکخراوێکی پیشەی دامەزرێنی، یان لە ناو کۆمەلگایە ڕێکخراوێکی جەماوەری. جامە بەستم وایە جگە لەم بوارانەی بەڕێزت ئاماژەت پێەیە بوارێکی تری فراوان بە بڕوای من بۆ بەشداریەکی فراوانتر، یاخود تەنانەت بەشداریەکی تا بڵێم ئازادانەتری ژنان لە سیاسەتە، ئەوەیە کە لە ڕیزی خەڵک لە خوارەوە لە نێو جەماوەرە لە شوێنی کار و پیشەیە. تەنانەت من پێم وابێ مێژوو نمونەی ژنی ماڵەوەشی ئەوە ژنانەی کە لە ماڵەوە کە دایکن یاخود ژنی ماڵەوە لەو نمونەیەشی تایە کە بەشداریان کردبێ، چکە لە کۆتایی بەشداری لە سیاسەتە بریتە لە هەوڵدان بۆ پچڕینی بەشێک دەسەڵات وەنیان بۆ پیاکردنی بەشێک لە هێز لە پاوەر کە بتوانێ ئەمیش بۆ مافەکانی خۆی بۆ بەرجەستەکردنی مافەکانی خۆی بۆ بەدەستهێنانیان هەوڵی بۆ بە. پێم خۆش بۆ ڕاد لەو بارەوە خۆی لە ڕاستیە ینی تاوا لەگەڵ قسەکانی جەنابتام، ینی ئەو خاڵانەی ئەو ڕێگانەی من باسم کرد لەسەر ئاستی حکوومەت باسم کرد، بەڵام ئەگەر بێتە سەر ئاستەکانی تر بواری ژن ئەتوانێت لە زۆر بواری ترا ڕۆڵی هەبێ. بۆ نمونە لە ڕۆڵی هەبێ لە حیزبە سیاسیەکانە، لە سەرکردایەتی حیزبە سیاسیەکانە، لە ناو ڕێکخراو جەماوەریەکانە. بەڵام ئەمانەی کە ئێمە باسمان کرد ئەوەی کە ئێستا جەنابەت ئەو خاڵانەی کە جەنابەت باسی کرد، ئەمە یارمەتی دەرێکە وەکو پەیژەیەک وایە کە ژنان ئەتوانن لە ڕێگەی ئەم چالاکی و گورج و گۆڵیانەیان و لە ڕێگەی ڕۆڵیان لە بواری مێدیا، لە بواری بۆ نمونە پەروەردە، لە بواری تەندروستی، لە بواری خزمەتگوزاری، ئەمە یارمەتی دەرە بۆ ئەوەی ئافرەت سەرکەوێ بەم پەیژەیە بۆی بتوانێ لەو ئاستەیە ئیشکا کە ڕۆڵی هەبێ لە دیاریکردنی بڕیارەکانە. چونکە ئێمە ژنان ئەگەر بە شێوەیەکی گشتی ئەگەر ڕۆڵیان نەبێ لە دیاریکردنی بڕیار و سیاسەتی دەوڵەتە، ناتوانین ئەو ئامانجی کە خۆمان ئەمانەیە بیپێکین. من نمونەیەکی بچووکت بۆ بێنمەوە، ئەگەر بۆ نمونە وێنەی من لەبەرەوەی لە سویدەشی زۆر ئاگاداری مێژووی پەرلەمان و بزوتنەوەی ژنانم لێرە، یعنی لە ساڵی 1920 کە بۆ یەکەمی جار ژنان بەشداریان کرد لە دەنگدان و ژنان هەڵبژێران، ژنێکمان هەیە 6 شتێن حاصل گرێن کە یەکێکە لەو ژنانەی یەکەمی جار بوو کە هاتە پەرلەمانەوە، لەبەرەوەی ئەم ژنە یعنی ژنێک بوو
خاوەنی ئەزموونێکی زۆر بوو لە بواری کارکردن لە ناو سۆسیال دیموکراتە لە ناو ڕێکخراوەی ژنانە توانی ڕۆڵێکی باش ببینێ لە دەرکردنی گەلە یاسایە بۆ نمونە یەکێک لەو یاسانی کە ئەو کاتە بە زۆر گرنگدا ئەندێک ئەو خۆی یەکە بۆ بەنسبەت ئەوکو ئەزموونێکی تازە بوو کە بۆ نمونە 50 کرۆن زیاتر کرێ بۆ هەموو مامانەکان لەگەڵەوەی یەکەمین ژن بوو یەکەمین پێشنیاری کرد بەڵام لەبەرەوەی ینی بە بڕوایەکی زۆر بەخۆی بە بڕوایەکی زۆر بە مەسەلەکەی توانی ئەو پێشنیارەی کە لە پەرلەمانی سویدیا پێشنیاری کرد دەنگی لەسەر بجێ و جێبەجێ بکرێ کەواتە ینی ئەم خاڵانەی کە ئێوە باستان کرد ئەمانە ژن پەروەردە ئەکا ژن تۆکمەک ئەکا وا لە ژن ئەکا بڕوای بەخۆی هەبێ وای لە ژن ئەکا توانەکانی خۆی زیاتر بکە ئاسی ڕۆشنبیری بەرز کاتەوە بۆی بتوانی ئەگەر گەشت ئەو ئاستە بەرزی بڕیاردان پەرلەمان یا لە بەڕێوەبردنی وەزارەتەکانە بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ بتوانێت ڕۆڵی خۆی تەرخان کە بۆ خزمەتکردنی دۆزی ژن وەک بەشێک لە دۆزی مرۆڤایەتی لە کۆمەلگایە. بەڵێ دەستت خۆش بێ ئەمە لێرە بچمە سەر و خاڵەی ڕێوازخان کە ئێوەسا ئەوە بەڕێزت تۆ ئاگداری ئەزمموی سویدی چەندین وڵاتانی تریش بەتایبەت لە دوای ئەوەی کە ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان سیستەمی کۆتای بە جۆرێک کردە سیستەمێکی جیهانی و لە ڕێگەی میکانیزمی جۆرا و جۆرەوە بە جۆرێک تا ڕادێ سەپاندویانە یاخۆت بەسەر زۆربەی زۆری ئەو وڵاتانەی کە لە چەندەی ڕابردووە لە سیستەمێکی دیکتاتۆری تاک کەسی ئەمانە تەحویلیان کرۆ گۆڕاون بۆ سیستەمێکە تایە هەڵبژاردن و سیستەمی پەرلەمان و ئەمانە ڕۆیە ئەم سیستەمی کۆتایە توانیوێتی چۆنڵی بە شێوەیەکی بە بڕای من ئەرێنی زۆر ئەرێنی کاریگەری هەبێ لەسەر بردنە سەری ژمارەی ژنان لە نێو ئەم دام و دەستگا یانەی با بڵین هەڵبژاردن و سیاست و دام و دەستگای حکومی و ئەم ئینانە بەتایبەت لە دەسەڵاتەکانی دانانی یاسا و ئەمانەیە. بەڵام پرسیارەکەی من لێرەوەیە حتمما ژنان ئەزمموی ناتوانین ئێمە ئەزمموی وڵاتێک بڵین هەمان شتە بۆ وڵاتێکی تر یاخودی جیهان بۆ ژنان هەمووی هەمان شتە بەڵام ژنان ئەزمموی جۆراجۆریان کردووە و ئیسفادەی جۆراجۆریان لە نظامی کۆتا کردووە و بەگشتی لە هەندێک شوێن توانیویانە دەستکەوتی باشیان هەبێ لە هەندێک شوێن ئەم دەستکەوتانە بەو شێوەیە نەبووە و تووشی بربەست و ڕێگری زیاتر بوونەتەوانێ. بە بڕوای تۆ چوونە سەری ژمارەی ژنان لە نێو پەرلەمان لە نێو دام و دەستگاکانی حکومەت با بڵین ئەم چوار ڕێگەی کە بەڕێزت ئاماژەت پێەیە بەبێ بوونی ژنان و کاریگەری ژنان لە بەشەکانی خواروی کۆمەلگا لە نێو جەماوە لە نێو کارکردن لە نێو سیستەمی خوێندن ئەتوانێ کاریگەر بێ یاین چوونە سەری ژمارەیان ئەتوانێ کاریگەریەکی ئەوتۆدانێ ئەگەر ژن بەڕاستی لە کۆمەلگایە بەهێز نەکرابێت جێگە و پێگەی بەهێز نەکرابێ بەمانایەک خۆی لە ڕاستیان ڕاو چوونی جیاواز هەیە لەسەر مەسەلەی کۆتا زۆر کەس هەیە دژێتی زۆر کەس هەیە لەگەڵیەتی بەڵام بە شێوەیەکی گشتی مافی ژن لە دەنگدان و بەشداریکردن لە کایەی سیاسیە مافێکی خۆیەتی بەڵام لی زەوت کراوە اینجا بۆیە ڕێکخراونە و دەوڵەتەکان هەوڵیاندا بەم شێوەیە بەشێک لەم مافە بگەڕێنەوە بۆ ژنان بەڵام لێرەدا ینی خاڵێک گرنگە کە باز بکرێ ئەو ژنانەی کە بەشداری ئەکەن لە کایی سیاسیە لە پەرلەمانەکانە لە حکوومەتەکانە ئایا ئەو ژنانن کە ئەتوانن ڕۆڵی خۆیان ببینن ئەو ڕۆڵی کە پێیان سپێراوە چونکە بۆ ئەوەی ژن لە کۆمەلگای ئێمە و لە ئەتوانم بڵێم لە کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بتوانێت ڕۆڵێکی گرنگی هەبێ زۆر گرنگە کەسانێک بن کە توانای فکریان هەبێ کەسانێک هەبن شارەزا بن لە مێژووی خۆیان لە بزوتنەوەی بۆ نمونە ڕزگاری خوازی لە بزوتنەوەی ژنان لە جۆغرافیا یعنی لە زۆر بوارە ئەبێ هیچ نەبێ وەکەڵێ بنەمایەکیان هەبێ بنەمایەکیان هەبێ ژنان چۆن ئەم بنەمایە بەدەستەهێنن بنەمایە لە ڕاستیا
کۆمەڵی ڕێگە بەدەست دێت یەکێک لەوانە ئەوەیەکەوە ژن خۆی پەروەردە بکە چونکە ئێمە لە کۆمەلگایەکە ئەژین کە لە دایکە بین پێمانەڵێن ئێوە وەک پیاو نیە ئێوە تواناکانتان وەک پیاو نییە لەبەرەوە ئێمە ئەبێ خۆمان پەروەردە بکەین لەبەرەوەی پەروەردەی ئەو پەروەردەی کە ئێمە پێکرێن چ لە قوتابخانەکانە چ لە ناو کۆمەلگایە چ لە ڕێگای مێدیەکانەوە چ لە ڕێگەی پەروەردەی قوتابخانەکانەوە پەروەردەیەکە کە کەمی ئێمە ئەسەلمێنێ لەبەرەوە بۆیە من دائیمەڵام کارکردنمان لە ئاستە بەرزەکانە کاریگەری ئەبێ بۆ گۆڕانکاری لە بواری پەروەردەیە لە بواری مێدیەکانە لە بواری تەندروستیە لە بواری خزمەتگوزاریە اینجا ئەمە لەلایەک ئەبێ بۆ نمونە ئەو ڕێکخراوانەی کە ژن کاریتیاکە و حیزبانی کە ژن کاریتیا گرنگی بدەن بە پەروەردەکردنی کادر بەرزکردنەوەی ئاسی فکریان ئاسی ڕۆشنبیریان لە هەمان کاتەش خۆشی وەک تاکێک ئەبێ گرنگی بەخۆی بە خۆی پەروەردە بکە یعنی کە من چوومە پەرلەمانەوە نابێ ئەو پاش 4 ساڵ نابێ ئەو ژنە بم کە پێش 4 ساڵ هاتوومەتە ناو پەرلەمانەوە ئەبێ بە کۆمەڵێ چەکەوە من بێمە دەرەوە کە بتوانم خزمەتی بزوتنەوەکەمی پێ بکەم لە هەمان کاتە خاڵێکی زۆر گرنگەیە بۆ ژنانی ئێمە ئەوەی بڕوایان بە خۆیان هەبێ بۆ نمونە ئەو ژنانی بڕوایان بە توانەکانی خۆیان هەبێ چونکە ئەگەر تۆ بڕوات بە توانای خۆت نەبێ لە هەر کەوتنێکە تۆ ناتوانانی هەڵسیتەوە یعنی ئەمە ینی لە زۆربەی زۆری وڵاتەکانە تەنانەت لە ئەوروپاشە ئەمە خاڵێکی گرنگە بۆ نمونە لە وڵاتی سویدا لە ماوەیەکی کەمە 8 کەسانی سیاسی تووشی وەکەڵە سکەنداڵ و قسەڵۆک بوون لەم 8 کەسە 3یان ژن بوون 5یان پیاو بوون هەرسی ژنەکە وازی هێنا لە بواری سیاست بەڵام هەر لە 5 پیاوکە 1 پیاوازی هێنا کەواتە یعنی ژن ئەبێ ئەوەندە بڕوای بەخۆی هەبێ ئەو کاریگەری نەرێنی کە لە دەوروبەری هەیە لە کۆمەلگا ینی ڕێگەی لێ نەگرێ ینی وای لێ نەکە واز لە تێکۆشان و خەباتی خۆی بێنێ ئەبێ بەردەوام هەوڵدا لە هەمان کاتە ژن بۆ ئەوی بتوانێت لە گۆڕانکاریەکان و پرۆسی بەرهەمهێنان تێبگە ئەبێ بەشدار بێ لە پرۆسی ئازادی ئابووریە بۆ نمونای ئەگەر بێت و کەسێک بێ بەشدار بێ لە پرۆسی بەرهەمهێنانە یا کەسێک بێ لە ڕووی ئابووریەوە ئازاد بێ ئاسانتر ئەتوانێ بەرەوە پێشەوە بڕوە بۆیە زۆر گرنگە ینی تەواوی کۆمەلگا بە ژنانەوە بە ڕێکخراوەکانەوە بۆ حیزبە لایەنە چەپانەی کە یەکسانی خوازن هەوڵدەن جۆرە هۆشیاریەکی کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگایە دروستکەن ئیتر ئەویش بە ڕێگەی زۆر جیاوازە هەتاوەکو بتوانن هۆشیاری خەڵکەکە بە ژن و پیاوە بەرزکەنەوە بۆ ئەوی بتوانن بوونی ژن لە ئاستە جیاوازەکانە قبول بکەن چونکە هەتا ئێستا یەکشت بڵێن بۆ نمونە ئێمە زۆر جارەڵێن ئەو ژنانی لە پەرلەمانە لە کوردستان نازانن 4 وشە بڵێن بەس قەت باسی ئەو پیاوانە ناکەن کە لە پەرلەمانان ئەوانش ناتوانە 4 وشە بڵێن بۆ ئەم حاڵەتە ئیبرازەکەین و بۆ ژن بەس بۆ پیاوەکان کەس باسی ناکەن بە دڵنیایی حتمما دێن باسێک لەسەر مەسەلەی بەشداری ژنان لە هەرێمی کوردستان و لە عێراقەکەین لە سیاسەتە بەڵام پێشەوەی بچینە سەرەوە من ئەمەیە بوەستم لەسەر چەند خاڵێکە بەڕێزە ئاماژت پێیان پرسیارەکەی من ئەوە بوو کە ئایا ژن بە زیادبوونی ژمارەکەی لە پێگە سیاسیەکانە لە بەشی سەرەوەی دام و دەستگاکانی سەرەوەدا ئۆتۆماتیکی زیادبوونی ئەم ژمارەیە ئەبێتە هۆی بەهێزبوونی پێگەی ژن و ئایا ژن لە ئەساسەوە پێویستی بەوە نییە پێگەی بەهێز بێ لە نێو کۆمەلگایە بە بڕوای من وەڵامەکەم وەرگرت تا ڕادەیەک لە بەڕێزەوەیە کە ئەگەر ئێمە باز لە ئەوەی ژن بڕوای بەخۆی بێ ئەوەی ژن خوێنەوار بێ ئەوەی ژن خۆی پەروەردەکە ئەوەی ژن پێویستی بە بەشداری ئازادبوونی ئابووری هەیە ئەوەی کە ژن هوشیار بێ لە ڕێگەی پرۆسەی خوێندن و پەروەردە و ئەمانەوە هەموو ئەمانە بە دڵنیایی پێویستی بەکاری سەرەوەیشە واتە بە بڕوای من وەکوای لێ وەکو بازنەیەکی لێیە
لە خوارەوە ژن پەروەردە ئەبێ و لەسەرەوە ژن ئەتوانێت ژیانی ژنان باشتر بکە لە دامدن واتە ئەو شتێک کە ئێمە پێڵێن بەڕاستی نەک ئەم دیموکراسی ئێستا ئەیبینین بەڵام دیموکراسی ڕاستەقینە ئەوەی کە ئینسانتیایە بتوانێت بەشداری ڕاستەوخۆ لە دەسەڵاتە بکە ئەو کاتە پێگەی ژن ئەتوانێت بەهێز بێ بەم جۆرەکە لەسەرەوە لە خوارەوەی کۆمەلگا وەکو میکانیزمێک کار بکا پێکەوە بۆ بەدەسێنانی مافەکان بۆ بەدەسێنانی مافەکانی ژنان لە نێو یاسایە لە نێو دەستورە لە نێو دام و دەستگاکانی حکوومەتە لە نێو ڕێنوێنیە سیاسی و پۆلیسیەکانە کە ئەکرێ و بۆ ئەوەی ئەمەش چاڵی ئەکس بێتەوە بۆ خوارە و بۆ نێو ژیانی ژنان لێرەوە ئەمە بڕۆمە سەرەوەی بە بڕوای تۆ لە هەرێمی کوردستان لە عێراق لە دوای 2003ەوە لە ڕێگەی هەڵبژاردنەکانەوە کە من پێم وایە ژمارەیەکی زۆر زۆر بەرچاوی ژنان بەشداریان کردووە و پێشم کەم نییە لەم پرۆسەیە تا چۆ ڕۆیشتون بۆ چۆ ڕۆیشتون ئایا ئەم بازنەیە دروست بووە یان ڕێی تۆ چیە لەو بارەوە بەڕای من ینی بوونی ژن لەو ئاستانەیە شتێکی باشە بەڵام لێرە پرسیارێک ڕوبەڕوومانە بێتەوە ئایا ئەو ژنانەی کە لە ئەندامی پەرلەمانن یا بوونەتەوە زید چەندێ توانی بیانە ئەو پێگەی خۆیان بەکار بێنن بۆ مەسلەی یەکسانی چەسپاندنی یەکسانی ژن و پیاو بەڕای من هەندێ هەنگاو نراوە بەڵام هەنگاوەکان تاسەر نەبووە لەبەر چی لەبەر ئەوەی هەر یەکێ لەو ژنانەی کە لەو پێگەیانان پەیوەستن بە سیاسەتی حیزبەکانەوە و هەر یەکە لەم حیزبانەش بتەوێ و نەتەوێ هەتا ئێستا عەقڵی پیاوسالاری بەسەر ئازاڵە هەتا ئێستش بمانەوێ ئەو حیزبانی کە لە کوردستانان هەن تەنانەت بە چەپەکانیشەوە بڕوای تەواویان بە مەسەلەی یەکسانی ژن و پیاو نییە بۆیە ئەم حیزبانە ئەو کەسانی کە بۆ خۆیان تەنانەت بۆ نمونە حیزب ئیسلامی سیاسی ئەوانیش نوێنەریان هەیە لە پەرلەمانەکانە لەبەرەوەی ئەگەر لە 120 ئەندام مڕەشەحەکانیان ژن نەبێت ناتوانن بەشداریکەن لە پەرلەمانە کەواتە ئەوانیشە بێبیر لەوە بکەن و ژن بێنە ناو کایەکەوە بەڵام هێنانی ژن بۆ ناو پەرلەمانەکان مەبەستی سەرەکی ئەوە نییە کە ئەم ژنانە تەرخان بکرێ بۆ خزمەتکردنی مەسلەی ژن و یەکچەسپاندنی و یەکسانی ژن و لە هەمان کاتە هاوسنگی ژەندەری لە کۆمەلگایە بۆ نمونە هەر ژمارەیەک لە ژنان کە لە پەرلەمانە سەر بە حیزبێکن سەر بە سیاسەتی حیزبەکەیانن ئەم ژنانە ناتوانن لەبەرەوەی وایەکی بەرزیان نییە ناتوانن بازنەیەک دروستکەن بۆ ئەوەی هەموو توانەکانی خۆیان یەکخەن بتوانن هەنێ یاسا پیشنیار بکەن لە پەرلەمانە کە لە بەرژەوەندی خێزان بێ لە بەرژەوەندی ژن بێ من نمونەیەکی هەرۆکوتم نمونەیەکی سوید بێنمەوە بۆ نمونە ئەو ژنانی کە لە پەرلەمانی سویدیا بوون خۆ لە نوێنەری هەموو حیزبەکان بوون بەڵام کە هاتە سەر مەسەلەیەک پێشنیارێک کە پەیوەندی بە ژنانەوە هەیە هەموو ژنان لەگەڵیا بوون یا هەمویان پێکەوە کاریان ئەکرد بۆ ئەوەی ئەو پێشنیارانە کە پەیوەندی بە ژنانەوە هەیە یەکدەنگ بن نەک تەنیا یەکدەنگ بن بەڵکو کەسانی دەوروبەری خۆشیان بێنە پێشەوە بۆی پشگیری بکەن بۆ نمونە ژنانی پەرلەمانتاری سویدی بوو پێشنیاریان کرد و بڕیاریشی لەسەر دراوەکو یاسایەک دەرچوو بۆ نمونە مەسلەی کە جاران لەباربردنی مناڵ سزای لەسەر بوو ئەوەیان لابرد بۆ نمونە بڕیارێکیان یاسایەکیان دانا کە نابێت هیچ خاوەن ئیشێک ناتوانێت ژن دەرکا لەبەرەوەی سکی هەیە تازە شووی کردووە یا مناڵی هەیە یعنی ئەگەر ئەتوانم یەک کۆمەڵ ڕیز ینی یەک کۆمەڵ یاسا بۆ نمونە باسکەم کە ژنانی پەرلەمانتاری سوێ توانیوانە بیچەست وەک یاسا بیچەسبێنن لە کۆمەلگای سویدیا هەر بۆیش ئاستی یەکسانی ژن و پیاو لە کۆمەلگای سویدە کەوتۆتە ئەم قۆناغی ئێستا کەواتە ئەگەر بێت و ژنانی پەرلەمانتارەکانمان بەڕاستی ئاستێکی بەرزیان هەبێ هەست بە بوونی خۆیان بکەن وەک مرۆڤێک کەمتر نەبن لە پیاو
کاریگەری فکری باوکسالاری و کەلەپوری کۆنەپەرستیان لەسەر نەبێ ئەتوانن هەنگایی باش بنێن. بەڵام بۆ نمونە ئەگەر هەمومان ئەزانی کاتێک کە زوبڕیا هەندێک گۆڕانکاری کرا لەسەر یاسای کەسایەتی لە یاساکانی کوردستاندا، بۆ نمونە خودەیان کەس هەبوون لە ئەندامان ژن بوون، بەڵام ڕێک نەکەوتن لەسەرەوەی یاسای بۆ نمونە دووژنی و سێژنی قەدەغە بکە، بە شێوەیەک پێچ و پەنایەکیان کردەوە کە حەقیاندا بە پیاو. بەڵێ ڕێواسان لەو نمونانە هەم لە پەرلەمانی عێراقا هەم لە پەرلەمانی کوردستانە لەوەکوتم لە 2023 بەدواوە بە تایبەت تەنان لە کوردستان پێشتریش زۆرن. ئەوەی کە تۆ ژنانن وەکو جێندەر ژنانن کە چوونەتە نێو ئەم پێگە سیاسیەوە لە شوێنێکان کە ئەتوان بڕۆن یاسادانێن، ئەتوانن لیژنە جۆرا و جۆرەکانیان هەبێ کار بکەن. بەڵام یعنی ئێستا ئەوە ئەکاتە چەند ساڵ و بۆ 19 ساڵ لە دوای 2023 ساڵ شتێکی وە نەک گۆڕانکاری ئەرێنی نەبینراوە لەسەر دەستی کۆبەندیەکی ژنان لە نێو ئەم بڕیارە لە نێو ئەم پێگە سیاسیانەیە، بەڵکو پێچەوانەکەی بینراوە. یەکێ لەو شتانەی کە بینراوە ئێوە نمونەی مەسەلەی ئەو یاسایەتان هێنایەوە لە پەرلەمانی عێراقا ژنان ئەخەنە ریزی پێشەوە بۆ ئەوی بەرگری بۆ نمونە لە یاسای جەعفەری بکەن، یاخود بەرگری لە جۆرێک لە پێشێلکردنی مافەکانی ژنان. زیاتر ژنان ئەخەنە ریزی پێشەوە کە بە جۆرێک نوێنەرایەتی ئەم جۆرە لە بیرکردنەوەی بکەن. واتە بمانێ و نەمانێ ئەم ژنانە بوونەتە ئۆبجێکتێکی، بوونەتە ئامرازێکی بەکارهێنان بە دژی مافەکانی ژنان. یعنی ڕێک بە پێچەوانەی ئەو هەدەفەی کە لە بابڵین لە سەرەتاوە پێی چوونەتە ئەو جێگایە. ئەمە بەشێکی بۆیە من ئەمەوێ ینی ئەو قسەیە بێنمەوە سەرەوەی کە ئەگەر بوونی ژنان لە نێو پایە سیاسیەکانە لە ناو پێگە سیاسیەکانە نەبێتە هۆی زیادکردنی مافەکانی ژنان، باشترکردنی ژیانی ژنان، باشکردنی ژیانی چوزام لەباری تەندروستی و خوێندن و خزمەتگوزاری و پەیدابوونی کار و فرسەتەکانی کار و ئەمانە بۆ ژنان و بۆ مناڵەکانیان لە خوارەوە، مانای ئەوەی کێشەکە لە شوێنێکی ترایە. مەسەن کێشەکە بە بڕوای من ناکرێت کێشەیەکی لەم قەبارەیە بگەڕێنینەوە بۆ ئەوەی کە تاکەکان هوشیار نین یاخود خۆیان دەرنەکردووە. با بڵین ئێمە لە کۆمەڵگەیەکی وەکو عێراقی هەرێمی کوردستانە پێم وابێ ئەسڵەن ئەو ژنانەی کە ئەتوانن هوشیار بن و لە پێناو مافەکانی ژنانە هەوڵ بن ناگەنە پێگە سیاسیەکان. ئەلێرە کێشە گەورەکەیە. بربەستێک لە بەردەمی ئەمانە هەیە کە زۆر گەورەترە لە مەسەلەی ئەوەی کە کۆتاش بتوانێ ژنان بخاتە پێگەی نێو دەسەڵات و نێو بڕیاردانەوە. ئەو بربەستانەی بەردەم ئەمە لە خودی سیستەمێکەوە کە باوک سالاری بەسەریا زاڵە، دین بەسەریا زاڵە، بەرهەمی هێنانی سەرمایەداری و گوێنەدان بە بژێوی و ژیانی خەڵکو و هەموو ئەمانە بەیەکەوە باوەشیان کردو بەیەکە لەم سیستەما. کەس گوێ بەوە نایە کە ئابووری سربەخۆی ژنان دروست بێ لە عێراق و لە کوردستان وەنیە. مەبەستم ئەمانە هەمووی گرێ دراونەتەوە بەیەکەوە. دیسانەوە دێمەوە سەر ئەوەی بەڕێز نمونەی وڵاتی سوید دەهێنیتەوە. منیش لە کاتی خوێندنی ماستەرەکەمان دراسەیەکم کرد لەسەر ئەم مەسەلەیە. ژنان لە تونس مەسەن تونس یەکێکە لە وڵاتانەی کە مافەکانی ژنان و جێگە و پێگەی ژنان باشترینە. بەڵام من لە ئەنجامی ئەو خوێندنەوەی بۆم دەرکەوکە یەکێ لە هۆکارە سەرەکیەکان بوونی ڕێکخرا و دامەزراوی بەهێزی ژنانە لە نێو کۆمەلگایە. مەبەستم ئەو بوو کە گفتوگۆکە ئەمە تقریبەن بەشی دووەمی هینەکەمان بوو پرسیارەکەمان کە بە تەنها زیادبوونی ژمارەی ژنان مەرج نییە ببێتە هۆی، بەڵام ئەوەی کە پێگەی ژنان و ئەوەی کە چۆنێتی چوونی ئەم ژنانە. مەسەن ئەو سیستەمە من پێم خۆش بخۆشن لەو بارەیەوە شتێ بڵێ ئەو سیستەمەی کە ژن ئەخاتە ناو پێگەی سیاسیەوە لە هەرێمی کوردستان و لە عێراق، ژن بۆ نوێنەرایەتی مەسەلەکانی ژنان و مەسەلەکانی یەکسانی جێندەری یا باشترکردنی ژیانی ژنان و خێزان ناخاتە نێو ئەو پێگە سیاسیانە و ئەمە کێشە ئەسڵێکەیە. خۆی وایە چکە تۆ چەندێک هەوڵ بدەی یەکەم شت
ئەبێ سیستەمێکی سیاسیت هەبێ کە دەستەڵاتی بەدەستە بڕوای بە یەکسانی قەزیە ژن و پیاو هەبێ. تو ئەگەر ئەو سیستێمەت نەبێ چی لە دەستەڵاتە؟ حزبە سیاسەکان لە دەستەڵاتن. ئەگەر خودی حزبە سیاسیەکان بڕوایان بە مەسلەی یەکسانی ژن و پیاو نەبێ، بڕوایان بە هاوسەنگی جەندەری نەبێ، بێگومان بوار ناکەنەوە بۆ لایەنەکانی تر، بوار ناکەنەوە بۆ ڕێکخراوەکان کە دەوریان هەبێ. لە هەمان کاتە یەک خاڵی گرنگ هەیە بۆ نمونە کە ئەتوانم بڵم ینی چەند خاڵێکێک کە هەمومان یان کەوتونەتە ژێر کاریگەری. بۆ نمونە من لە حزبێکا کارەکەم، من لەو حزبا کارەکەم وەک بۆ نمونە پارتیەک، وەک شوعیەک، وەک یەکێتیەک، وەک کۆمەنیستێک کارەکەم، بەڵام من قەتبی لەوە ناکەمەوە من وەک ژنێک چۆن وەک ژنێک کارکەم لەنا ئەو ڕێکخراوانەیە، چۆن بتوانم کاریگەریم هەبێ لەسەر گۆڕانی سیاسەتی ئەو حزبانە سەبارەت بە ژنان و پەروەردەکردنی کەوادری ژنان. خۆی گرفتەکە لێرایە. تۆ ئەگەر بۆچی بۆ لە زۆربەی وڵاتانە گۆڕانکاری هەیە، ڕاستە ڕێکخراوی ژنان بەهێز بێ کاریگەری خۆیە بێ، ئەتوانێت هۆشیاری ژنان بەرزکاتەوە، ئەتوانێت کارکە لە ناو ژنانە، بەڵام لەگەڵ ئەوشە ئەگەر بێت و ئەو سیستەمەت نەبێ لە سەرەوە بەردەوامدات پڵۆسێنێ ناتوانێت ئەو ڕۆڵی خۆت ببینێ. لە تونسیشە لە تونسا بۆ نمونە نەک تەنیا ژنان ڕۆڵە بینن، بەڵکو پیاوانی یەکسانی خوازی زۆری شەیە کە پشگیری ئەو زوتنەوەیەکەن. بۆ نمونە تونسێکێکە لەوانەیە مەسلەی میراتی لابردووە، مەسلەی دووژنی لابردووە، بۆ لای بردووە لە بەرەوەی فشارێکی زۆریان لەسەرە، فشارێکی سۆریان لەسەر لەلایەن جەماوەرە. بەڵام لە بەرەوەی ئێمەی ژن لە ناو حیزبەکانە کارەکەن، لە ناو ڕێکخراوەکانە کارێکن، هەتاوکە ئێستا نەماتوانێت ئەو فشارە دروستکەین بۆ سەر سیستەمە سیاسەکە کە داواکانمان جێبەجێ بکە. و ئەمەش پەیوەندی بەوەیە چۆنیەتی کارکردنمان لە ناو خودی ژنانە و نەک تەنیا خودی ژنا بەڵکو خودی پیاوانە، چۆن ئەم کەلەپورە کۆنەی کە هەمومان تێوەی ئەناڵێنی چۆن ڕزگارمان بێ لە دەستی. من بۆی زۆر جار ئەڵەم ینی هەمومان ئەو ژنانەی کە خۆیان بە یەکسانی خواز و فێمینیست دەزانن بەردەوام لە ململانەیەکی ناو خۆمانە ئەژین. چکە من پەرۆدەی کۆمەلگایە، من لەو کۆمەلگایە هاتووم، باشە من چۆن بتوانم بۆ نمونە خۆم ڕزگار کەم، چۆن بتوانم ئافرەتانی تر ڕزگارکەم لەو پەروەردەی کە سەدان ساڵە پێوەی پەروەردە بووین. بۆ نمونە من یەکێکم لەوەی هەتا مناڵم ورد بوو، من هیچم ناکرد، ئەموو مناڵەکانم با گەورە بن. ئەمە ئەزمموی من نیە، ئەزمموی زۆربەی زۆری ژنانە. لە کاتێکا ئێمە ئەگەر ئەو وعیەمان هەبێ بڵێن پەروەردەکردنی مناڵ تەنیا ئەرکی من نییە، هی مێردەکەشمە، ئەو کاتە ئەو قورسایە ناکەوێتە سەر من. بۆ نمونە ژنان زۆر ژنانمان هەیە لە ئاستی بەرزە باش ئەڕۆن، بەڵام ئەگەنە قۆناغێک ئەوەستن، بەڵام بەهۆی مناڵەوە بەهۆی گرفتی خێزانەوە، بەڵام هەتا ئێستا نەمان بیستوە پیاوێکی سیاسی یا پیاوێک لە پەرلەمانە بۆستێ واز لە ئیشەکەی خۆی بێنێ، واز لە حزبەتی بێنێ لە بەروی مناڵەکانی بچووکە. کەواتە ینی لەم خاڵۆمە بگەمە چی بکەمە ئەوەی کە ئێمە هەمومان بە ژنانەوە بە یەکسانی خواز و ڕۆشنبیر و نووسەر و ئەوانە پەروەردەی کولتورێکی دواکەوتی باوکسالارین بمانەوە نەمانەوێت تەسیری ئەم کولتورە لەسەرمانە. ئیجا گرنگی ئەوەیە ئێمە چۆن بتوانین لەم کاریگەری ئەم کولتورە ڕزگارمان بێ بۆی بتوان ڕۆڵی خۆمان ببینین. یعنی ئەوە خاڵێکی زۆر گرنگە کە هەر یەکە لە ئێمە بێ بەوردی بیری لێ بکاتەوە بەڕاستی بۆی بتوانێت ئەوەشی ڕێوازخان ئەوەشی کە ژنان پێویستیان بە هۆشیاریکی فراوانترە بۆ مەسلەی بەتایبەت ئێستا ئێمە باز لە ژنان لە هەرێمی کوردستانیا لە عێراقەکەین ئەوەی کە تۆ چۆنی ئەتوانی بەشداری سیاست بکەی بە بڕوای من مەدانەکانی بەشداری سیاست زۆر فراوانترە لە تەنها ڕێگە کە دانراوە ئەوەی کە تۆ لە ڕێگەی حیزبێکەوە کە زۆربەی زۆری ئەو حیزبانەی با بڵین ئەچنە نێو هەڵبژاردن و ئەوانەوە خۆت باست کردن کە ئەجێندایەکیان نییە باز لە یەکسانی ژن و پیاو بکە، هەدفیان نییە بڕۆ نوێنەرایەتی قەزیەکانی خزمەت گوزاری و خزمەت بە ژنان و مافەکانی ژنان و ئەمانە بەرنە پێشەوە. بەڵام خەریکن ئەجێت شەڕ لەسەر دەسەڵاتەکەن، شەڕ لەسەر ئابووری دەسەڵاتی ئابووری حیزبەکانیانەکەن، ئەوانە ئەکەن و ئەم ژنانەش لە ڕێگەی هەڵبژاردن و چوونە نێو پەرلەمانەوە بەداخەوە وایە. من ئەڵێم کۆتا ئەرێنیە، کارێکی پۆزتیفە، زۆر باشە بۆ ژنان تەوژمی یا بەچوونە نێو سیاسەتەوە لەلایەن ژنانەوە. بەڵام لە شوێنێکی وەک هەرێمی کوردستان و لە عێراق ئێستا هەر ئەمە بۆتە ئامرازێک
نازانم ئاگال لێبوو چەند راپۆرتێک لەم ڕۆژانە بڵاو بوو کە ئەوەی چۆن هەرەو حیزبانە کە خۆیان دژە ژن پیاو سالار دژی یەکسانین خەریکن ئێستا مەسەلەی کۆتای ژنان بەکارەهێنن بۆ بەدەستێنانی کورسیەکانیان لە چەند لۆکاڵێکی جۆرا و جۆرایەکی لەوانە پێم وابێ کەرکووک بوو و چەند شوێنی تر کە خەریکن ئەسڵەن بە جۆرێک بە بەکارهێنانی مەسەلەی کۆتا خەریکن کورسی کۆ ئەکەنەوە و دەنگ کۆ ئەکەنەوە و ئەمە زۆر زۆر جێگەی ئەسەفە بەڵام ئەوەی بێمەوە سەر پرسیارەکەم سەر مەسەلە ئەسڵەکە ژنان ئەبێت چه هوشیاریەکیان هەبێ لە کۆمەلگەی کوردستانە و من تەنها باز لە ژنانێ ناکەم کە ئەچنە نێو هەڵبژاردن و لە ڕێگەی حیزبەکانەوە ئەڕۆن بۆ نێو پەرلەمان و بۆ نێو دام و دەستگای با بڵێین سیاسیەکانی یا حیزبەکان بەڵکو باز لەوەی ژن وەکو تاکێک لەو کۆمەلگایە یاخود وەکو جەماوەرێک کە بێمافە کە پلەدووە کە لە زۆر نەهامەتی لەو کۆمەلگایە بەسەر ئەوە سەپێنراوە لەباری یاساییەوە لەباری ئابوووریەوە لەباری هەموو جۆر ئەرکەکانی دایکایەتی و منداڵداری و بێمافێ کۆمەڵایەتەکانی هەموو ئەمانە ژن ئەبێت چه هوشیارەیەکی هەبێ بۆ بەشداریکردن لە سیاسەتە بۆ نمونە لە بەرامبەر هەڵبژاردنێک کە ئێستا بەڕێوەیە بە دڵنیایی دەیان ژن وەکو هەموو جارێ دێنە پێشەوە و ئەڵێن ئێمە ئەڕۆینە پەرلەمان وا ئەکەین وا ئەکەین وا ئەکەین ژنی هوشیار چۆن بیرەکاتەوە لەو شوێنەیە چی ئەکات ئەمەیە ئەزانم پرسیارەکە زۆر قورسەوە بە مەبەستی بۆ ئەوەی کە حەزەکەم ئێمەش و بینەرانیش بکەوینە بیرکردنەوەی ئەوەی کە ژنی هوشیار ئەبێت چی بکا لێرەیە و بە دوای چیەوە بێ چونکە بەلای منەوە ئەو سیاسەتکردنە یعنی تۆ کە بیر بکەیتەوە لەوەی چی بکەم من لە بەرامبەرم هەڵبژاردنە ئەمە سیاسەتکردنە بۆ خۆی وایە پێم خۆشی لە بیرکردنەوەکانە بێ مەرج نییە جوابی بەڕاستی ینی خۆی پرسیارەکە ینی زۆر خاڵ ئەگرێتە خۆی بەڵام ئێمەی ژن لەبەرەوەی تەجروبەمان ئەزمونمان کەمە لە بواری سیاسەتکردنە لەبەرەوە لەم خاڵەیە نەمانتوانیوە سەرکەوتن بەدەست بێنین زۆر جار بیرمان لەوە کردوتەوە لە ڕێگەی حیزبەکانەوە توانین کاریگەریمان هەبێ بەڵام ئەگەیتە قەناعەتێک کە ژن لە حیزبە سیاسیەکانە کار بکە لە سایەی بیر و باوەڕێکی باوک سالاریە کارکە ناتوانێت ئەو ڕۆڵی خۆی ببینێ لەبەر نەبوونی پرۆسی دیموکراتی پرۆسەیەکی ڕاستەقینەی دیموکراتی تۆ وەک ژنێک زۆر زەحمەتە بتانی وەک تاک خۆت بۆ پەرلەمان هەڵبژێری بۆ ناتوانانی بۆ نمونە یەکێکی وەک تۆ یەکێکی ئەوم دەیانی وەک ئێمە هەیە کە بتوانین بچینە پەرلەمانەکانە وەکو کەسانێکی بێلایەن ئەتوانین ڕۆڵی خۆمانمان بگێڕین بەڵام ئەم سیستەمە سیاسی کە لە کوردستانە هەیە چی لە کەسایەتی تاکی کورد کردووە ئەگەر تۆ بیری لێ بکەیتەوە خەڵک بۆچی ئەچن دەنگ بەم حیزبانە ئەدەن لەبەرەوەی زۆر ڕۆ بەسراونەتەوە لە ڕۆی ینی بەرژەوەندیە ئاوریەکانەوە بەسراونەتەوە بۆ حیزبانە کەواتە ئەگەر سیستەمێکی سیاسی تاکەکانی خۆی کردبێ بە کۆیلە ئەو کاتە کەسێکی وەکو تۆ یا وەکو من یا دایانیکە بچن خۆیان تەرشێحکەن بۆ پەرلەمان ناتوانن دەنگ بێن چونکە بەرژەوەندیان لەگەڵ ئێمانە کەواتە بۆ ئەوەی کۆمەلگا بەم شێوە بەردەوام بێ پێویستە کۆمەلگایەک بێ بێهۆشیاری بێ جا تۆ دەستەڵاتێکت هەیە تاکی کۆمەڵت بێهوشیار پەروەردەکات چونکە پێویستیان بە تاکێکی بێهوشیار هەیە بۆی نەتوان ڕوبەڕووی ئەم دەستەڵاتە ببنەوە کەواتە بۆ دروستکردنی تاکی هوشیار ئەمە ئەرکێکی گەلێک گرانە هەروکوتم بەڕای من ڕێکخراوە مەدەنیەکان ڕێکخراوە یەکسانی خوازەکان حیزبە چەپەکان بزوتنەوە چەپەکان تاکەکان ئەتوان ڕۆڵیان هەبێ لە هوشیارکردنەوەی خەڵکی بەڵام لەبەرەوەی لە وڵاتی ئێمە وڵات ناتوانین بڵێ وڵاتێکی تەواو دیموکراسی لەگەڵەوەی هەر بژاردن هەیە بە حساب ینی ئازادانەیە بوار نادەن بەم گەشەی هۆشیاریە لە ناو خەڵکا دروست بێ یعنی بۆ نمونە زۆر جار هەمومان ئەڵێن ژنان لە هەفتاکانە باشتر هەتاوکو ئێستا لەگەڵەوەی ئەگەر سێرکە ژنان ئێستا لە زۆر بوارە ینی لە زۆر بوارە پێشکەوتون لە زۆربەی شوێنەکانی کار ژن ئەبینی بەڵام ئەو ژنانەی کە ئەیبینی لەو شوێنانە کەسانێک نین هەست بە بوونی خۆیان بکەن وەک تاچێک وەک مرۆڤێک
لە هەمان کاتا دروستکردنی هۆشیاری تەنیا لای ژن کافینێ لە کۆمەلگایە بەڵکو دروستکردنی هۆشیاری لە ناو تەواوی کۆمەلگایە لە ناو پیاوەکانە بۆیە بەردەوام من بیر لەوە ئەکەمەوە کە هۆشیارکردنەوەی کۆمەلگا بە هەموویەوە بە پیا و بە ژنەوە تۆ چی لە ژنێکی هۆشیارەکەی لە ناو 15 پیاوی ناهۆشیارە کەواتە کارکردن بۆ هۆشیارکردنەوەی ئەبێ ڕوو بکاتە تەواوی کۆمەلگا بە پیا و ژنەوە بۆ نمونە لە وڵاتی سویدە ئەوانەی کە لە پەرلەمانە لە کۆتایی 1990ەکانە پێشنیاریان کرد کە ژن بێت دەنگدان بکە پیاوەکان بووم نەگشتەکان بووم کەواتە ینی ژن لە پەرلەمانە نەبوو بۆیە هەر پیاوە ئەو پیاوە یەکسانی خوازان نەبوو وتیان ئەبێ ژنیش بەشداری بکە لە هەڵبژاردنەکە کەواتە ئێمە لێرە پێویستیمان بەڵام ڕێوازخان بە پیاوی ڕۆژخان فشاری سەرجادە پێیکردن وەنیە چونکە ژنان لەو لە کۆتایی سەدەی 90 و سەرەتای سەدەی 20 خۆپیشاندان و ناڕەزایەتی فراوان و پێکێنانی ڕێکخراوی لە سیاسی و لە پیشەیی و لە جەماوەری و لە کرێکاری و هەموو ئەمانە ڕێکخراوی تایبەت بە ژنان و ئەمە چەندین ساڵی خایەن ئەم خەباتە ئەوە تا وەنیە هەتا توانیان ئەو مافە بەدەست بێنن و سیستەمەکان با بڵین مەجبورکەن پەرلەمانتارەکان مەجبورکەن کە ئەگەر پیاو بنیا ئەو کاتە پیاو ببێتن مەجبورکەن بەوەی دان بنێن بەو مافانە بەداخەوە ئێمە وردە وردە کاتەکەمان بەرەو نەمانەڕوا چونکە بەشی دووەمی بەرنامە بینەرانمان ڕاگرتووە من پێم خۆش بوو ئەگەر زۆر بە کورتی بۆ ئەوەکو آخر پرسیارە ئەم پرسیارە یا ئەم آخر شت باسەکەم ئەویش ئەوەیە کە خەبات بۆ یەکسانی و لەوانەش خەبات بۆ بەشداریەکی کاریگەرانە لە سیاسەتە بۆ ژنان بەڕای ئێوە مەسەلەیەکی سیاسیە یا مەسەلەیەکە ئەبێت دوور لە سیاسەت وەکو هەندێک باسی ئەەکەن ڕووبات بەڕای من یەک بەشێکە لە مەسلەی پرۆسی دیموکراتی بەشێکە لە مەسلەی مافی مرۆڤە چکە ژن مرۆڤە وەکو پیا ئەبێ مافەکانی هەبێ و لە هەمان کاتە مەسلەیەکی سیاسیە مەسلەیەکی ئابوووریە مەسلەیەکی کۆمەڵایەتیە کە ئێمە باس لە مەسلەی ژن ئەەکەین بە یەک لایەنەوە ناتوانین بێبەستینەوە لە هەموو بوارەکانە ئەبێ ژن کاریگەری خۆی هەبێ هەروکو پێشتر باسمان کرد ئەگەر لە بواری کۆمەڵایەتیە لە بواری ئابووریە لە بواری پەروەردەیە ڕۆڵی نەبێژن ناتوانێت بۆ پێژیا سەرکەوێ بتوانێت کاریگەری هەبێ لەسەر دیاریکردنی سیاسەتی حکوومەتەکان و دیاریکردنی ئەو یاسانی کە ئەبێ لە کۆمەلگایە پەیڕەو بکرێ بەڕای من مەسلەی ژن ئەبێ کاری بۆ بکرێت لە هەموو بوارێکە یعنی زۆر جار ئەڵێم وەکو تۆڕی ماسی وایە تۆ ناتوانانی بەس لەیەک پەتا ئیشی بۆ بکەی ئەبێ لە هەموو بوارەکانە ئیشی بۆ بکەیت لە هەمان کاتە تەنیا لە ناو کۆمەڵی ژنانە ئیش نەکەی بەڵکو لە تەواوی کۆمەلگا ئیشکەی بە پیاوان و ژنانەوە بێ پیاوانیش ئێمە ڕاکێشین بەلای خەباتی خۆمانە تێکۆشانی خۆمانە بۆی بتوانین کاریگەریمان زیاتر هەبێ بۆ جێبەجێکردنی مافەکان و بەدیهێنانی کۆمەلگایەکی یەکسان لە نێوان هەموو ئەگەر زۆر بە کورتی بی لە مەسەلەی خەبات بۆ یەکسانی ژنان و بۆ پچڕاندنی مافەکانی ژنان و بۆ بەهێزکردنی پێگە و جێگەی ژنان هەروەکو ئێوە ژوتان مەسەلەیەکی سیاسیە ناتوانی لە سیاستکردن جیای کەیتەوە بۆیە خەبات بۆ چوونە نێو پێگەی سیاسیەوە بەشێکی گەورەیە لەم ڕەنجە کە ژنان ئەبێ بەردەوام بیەن من دووبارە سوپاسی بەشدار بوونتەکەم مادوم کردی ئەمەوێ لەم بەشەی یەکەما پێشەوەی کۆتایی پێبێنم بینەران لەگەڵ ئەو پرسیارە بەڕاستی بەجێ بێڵم کە لە هەڵبژاردنەکانی ئێستەی کوردستان و عێراق کاتێ بەرەوڕووی کاندیدەکانە بیتەوە چۆن بیرەکەیتەوە ئەو دقەیە کە بیرەکەیتەوە ئەو دقەیە کە ئەتەوێ بڕیار بەیچیەکەی سیاستکردنە بە بڕوانین سیاستکردنە وەکو تاکێک سیاستکردنە وەکو ژنێک کە هەمیشە بە دوای ماف و خواست و ئامانجەکانی خۆتەوە بی هەم وەکو تاک هەم وەکو بەشێک لە توێژ و چینێکی کۆمەڵایەتی و لەگەڵ ئەوە بەجێتانە هێڵم ئازیزانم دووبارە سوپاس بۆ میوانەکەم ڕێواز ئەحمەد بانی خێڵانی
سوپاس بۆ ئێوە لەگەڵمان بن وەکوتم بیرتان نەچێ بەشی دووەمی بەرنامەکە بەشێکی زۆر گرنگە دووبارە هەروەگەم بەشە لەگەڵ بەهار شوکریە منزر سەبارەت بە کەمپەینی ناوی من ناوی دایکمە گفتوگۆ ئەکەین دوای ناوبڕێکی کورد دێنەوەلاتان لە بیرتان نەچێ دووبارە لایکی کەناڵی یوتیوبەکەمان بکەن و لەوەوە متابعە بکەن. سوپاسدانەکەم. عزیزان دووبارە سڵاوتان لێبێ. سوپاس بۆ ئەوانە کە توانیان لەگەڵمان بمێننەوە. بەشی دووەمی بەرنامەی ئەمڕۆ لە کەناڵی هیواوە سەبارەت بە کەمپەینی ناوی من ناوی دایکمە. ئەم کەمپەینە ماوەیەکە بەڕێکخراوە. من نامەوێت زۆر لە زانیاریەکان باسکەم بەجێ هێڵم بۆ میوانی عزیزم خۆی قسەی لەسەر بکە، بەڵام ماوەی 2 ڕۆژە توانیوێتی سەرنجێکی فراوان بۆ خۆی ڕابکێشێ و هەم پشتیوانیکی زۆر فراوان بەدەست بێنێ و بتوانێت بچێتە جێگەیەکەوە کە چیتر نا با بڵێن لایەنی دەسەڵاتداران و نا دام و دەستگاکانی یاسادانان و نەمیدیا بتوانن چاوی لێ بپۆشن، بەڵکو بۆتە جێگەی قسە و باس، بۆتە جێگەی باسکردن و وەکوتم لەلایەک بۆتە جێگەی پشتیوانیەکی زۆر فراوان و لەلایەکیش بۆتە جێگەی ڕەخنە و قسە و باسێکی تر دووبارە لەسەر ئەمە. بۆ ئەم بەشە هاوڕێی ئازیزم بەهار شوکریە منزیرم بان کردووە کە وەکو بەڕێوەبەری ڕێکخراوی خەڵک بۆ گەشە پێدان و هەروەها یەکێ لە چارە دیارەکانی ئەم کەمپەینە، یەکێ لە دامەزرێنەرانی. بەهار بەخێر هاتی. سوپاس بۆ بەشداربوونت. سوپاس کە کاتێ بەخشی بە بەرنامەکە ئەم شەو. زۆر سپاس بۆ ئێوە. پێم خۆش بوو ئەگەر ئاسایی بێ ئێمە بە ڤیددیوەیەکی پچکۆلە کە هەر خۆتان بڵاوتان کردبووەوە پێم وابێ لە سایتی چاوی خەڵکەوە بە نمایشکردنی بەشێکی کورت کە کەمپەینەکە ئەناسێنێ لەو ڤیددیوەیە دەست پێ بکەین، ئەو جا دەسەکەین بە گفتوگۆکەمان. ئەگەر نساؤنا تسبى نساؤنا تسبى نساؤنا تسبى والتباع في سوق الرق والتباع نساؤنا والتباع في سوق الرق. كشام بزور برن كشام بزور برن قالك بنامدي خوار. کەمپەینی ناوی من ناوی دایکمە. ژنان و منداڵانی عێراق لە کاتی ئاشتی و جەنگدا بێبەشن لە مافی جێگیرکردنی ڕەچەڵەکی منداڵ لەسەر دایک. لە کاتێکدا منداڵ و دایک پێویستە سوودمەندن لەو مافە سەرەتاییەی کە دەبنە خاوەنی ناسنامی ڕاستەقینەی خۆیان و پاراستنیان. ئەوەش لە پێناو ڕاگررتنی هاوسنگی جەندەری و بەدیهێنانی یەکسانی لە نێوان ژنان و پیاواندا لە کاتی وەرگرتنی مافی ڕەچەڵەکی منداڵەکانیان. بەردەوامی تاوانی دەستدرێژی و تند و تیژی بەرامبەر ژنان و دان پێدانەنانی باوکان بۆ منداڵانە وا دەکات ئایندەی منداڵەکان نادیار بێت. ئەم کەمپەینە
لە ڕۆژی 5/12/2018 لەلایەن ژمارێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پسپۆڕانی بواری یاسا و هەروەها کۆمەڵێک ژنی پەرلەمانتار لە خولەکانی ئێستا و پێشووی پەرلەمانی هەرێمی کوردستان و عێراق ڕاگەیەنراوە. ئەم هەوڵە ئامادەکردنی ڕژنووسی هەموارکردنی تایبەت بە یاسای کارتی نیشتیمانی عێراقی ژمارە 3 ساڵی 2016 ئەوەش بە ئامانجی دۆزینەوەی چارەسەرێکی یاسایی گونجاو بۆ تۆمارکردنی ناوی منداڵان لەسەر ناوی دایکە تا ژنان بتوانن ئەو مافە بەدەست بهێنن کە ڕەچەڵەکی خۆیان ببەخشنە منداڵەکانیان. لە ئەنجامی کاری بەردەوامی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و کردنەوەی دۆستی تایبەت بە نەبوونی چارەسەرێکی گونجاو بۆ ئەو منداڵانەی کە ڕەچەڵەکیان نادیارە، ئەم ڕژنووسە لە ئێستادا دەکرێت چارەسەرێکی گونجاوتر بۆ ئەو کێشەیە بخاتەوە. بەهەر ئەمەوێ لەوە دەست پێ بکەم کە من پێم وایە یعنی ئەمە ڕێی خۆمە کە کەمپینەکەتان سەرکەوت و ئەمەیە بۆ دەست پێ بکەم بۆ ئەوەی لە سەرەتاوە دیار بێت کە لەکوێوە پرسیارەکانن لە یەکەم لەوانەیە هەندێک پرسیار تەنها بۆ ڕوونکردنەوە بێکە بیکەم و ئەوانە. ئەمەوێ پێش ئەو ڤیددیۆیت بینی کە کەمێک لە ئیکارەکانی پێناساندین، پێم خۆشە لە سەرەتا لێەوە دەست پێ بکەین کە تۆ خۆت زیاتر ئەم کەمپینەمان پێ بناسیێنی. ئەم کەمپینە وەڵام بە کام پرسی کۆمەڵایەتی و یاسایی ئەیاتەوە بە دوای مافی کام توێژە لە کۆمەلگاوەیە. پێم خۆشە لە خۆتەوە گوێمان لێبێ. دەست خۆش بێ گۆنا، سپاس بۆ ئەم شەو. ڕاستەکەی من لە بەیانیەوە بڵێم چەند جارێک ئەوەم کردووە کە بەڕوونی و ئەوەی کە هەیە و ئەو زانیاریی کە هەیەوە کە ئێمە ئامانجمان بوو بەڕاستی لە ڕۆژی سیمانگە بگاتە هەموو کەسێک کە گوێ لە ئێمە ئەبوو، بەداخەوە لەبەرەوەی کە زۆرێک لە میدیاکان ئەو کارەیان نەکرد کە ئێمە چاوەڕێ بووین، نەگەوەی ئێمە چاڕوانێکی گەورەمان هەبێت لە هەموو کەناڵەکان، چکە ئێمە تەجروبەی تریشمانە ناڵێن هەمویان وەک یەک، بەڵام کۆمەڵێک لە کەناڵەکان پێمان وایە کە جارێ بە ئامانجەوە بە دوای ئەوەیە ئەچن کە کاری ڕێکخراوەکان نادیدە بگیرێ، یان کاری ڕێکخراوەکان بەلاڕێدا ببرێت، یان ئەوەی کە جۆرە کاری لەسەر بکرێت کە و ئیشە زۆرە گرنگەی کە تۆیکەیت سێرەکەی بە دوو دەڕیان بە سێ دێر لەناو کۆمەلگا بە جۆرێکی تر ئەگەیاندرێتە خەڵک. لەبەرەوە بەڕاستی ئەمە ڕۆژی سیمانگ ئەوەمان کرد، ینی زۆری ڕاگەیاندنەکانمان داوت کردبوو بۆی کە ئێمە لە ئیڤێنتێکە لە ڕۆژێکی پشتیوانیە لەلایەن هونەرمەندانەوە تاکو بین ئێمە بڵێن چیمان کردووە، ئێوە بۆ لێرن ئەو بەڕێزانی کە داوای پشتیوانیمان لێ کردبوون و ئێمە چیمان کردووە. ئەوە پرسیارەکان ڕاستەکەی کە ئێمە لەوێ جوابمان پێایە، بەڵام وەکوتم وەک خۆی نەگەشت بۆ ئێمە مجبور بووین ئێمە ڕوونکردنەوەی زیاتر بین لەسەر ئیشەکەی خۆمان. لایەنە کۆمەڵایەتیەکەی کە بۆ کەمپینێکی ینی جوابی ئەوە جواب پرسیارێکی دروستە بۆ کەمپینێکی لەم جۆرە لە کوردستانیان لە عێراق نەک لە کوردستان. ڕاستەکەی ئەوەی کە ئەمە شتێکی تازە نییە کە دایک وە منداڵ ناتوانن، ینی با بڵێن ڕێگری لە دایکە کرێت کە مافی جێگیرکردنی ڕەچەڵەکی هەبێ. پرسەکە هەر پرسی داعش و هێرشەکانی داعش نییە، بەڵام ئەمە قەزەکەی جددیتر کردەوە بۆ لە بە هەزاران مناڵ لە دایک بوو، نەک ئەوەی کە بڵێن ئەمە شتێکی تازەیە و نازانم ئێمە پێشتریش گیرمان بەدەست ئەوە خواردبوو کە منداڵەکان بێناسنامە ئەمێننەوە، کەیسەکانمان لەناو شەڵتەرا بووە، هەتاکو کاتێکە لەگەڵ ئەم کەیسە ئێمە ئیشمانەکرد ئێمە هەر خۆمان لە ڕێکخراوی ڤیدیۆ کەیسێکی لەو چەشنەمان هەبوو، ینی مناڵەکە بێناسنامەیە و لە شارایەوە هیچ ڕەبتێکی بە هێرشەکانی داعشەوە نییەوە، باوکیە منداڵە ئامادە نییە مناڵەکەی بڵێن ڕەچەڵێکی دیاری بکرێت و لە شەڵتەر و لە سنتەر و بهێنە و بیبە و ینی ئەمە ئیشێکی قرس بە بۆ ئێمە ڕاستەکەی. بۆیە من باسی ئەماکەمە کێشەیەکی یاسایی و کۆمەڵایەتیە، بە بڕای من سیاسیشە. لەبەرەوە تا ئێستا ئەنی ئەم کێشێت تا ئێستا بە قورسی دەستی بۆ نەبراوە، لەوانەیە باسکرابێ، لەوانەیە زۆر بە دواتچوونی نەکرابێ بۆی، لەوانەیە مەسەلەن
بۆشاییە یاساییەکە بە وردی باسی لەسەر نەکرابێت لەوانەیە توزانم ینی هەموو شتەکان ئاواهیە لایەنە کۆمەڵایەتیەکەی ڕاستیەکەی ئەوەیە کە ڕێگرێکی زۆر لەوە ئەکرێت ینی هەتا خۆتی بینی ئۆتامە لە دوێنێەوە هەر ئەندامانی کەمپینەکە و پشتیوانانی کەمپینەکەش کە بەڕای ئێمە نابێت تا جێگەی ئەوەی کە نەگەوەی کە بڵێن بیرمان لێ نەکردو قسەمان لەسەر نەکردو نەخێر بەڵام نابێت ئەمە لەوە تێگەشتین کە کەسانێکە ئەبێت پشتیوانی ئێمە بن ئێستا تێنەگەشون لە پرسەکە ئەگەنا ئەوەی کە ئێمە ئەمڕۆ باسمان کرد لەگەڵ چەند کەسێکی خۆمان لە ناو کەمپینەکە لە دەرەوەی کەمپینەکە ئەوەیە کە ئێمە بیرمان نەچێت بکەین بە دوو بەشەوە بە سێ بەشیشەوە ڕاستەکەی بەشێک ئێمە هەچێک بکەین هەچ کارێگەکەین هەر لە بەرامبەرمان ئەوەستنەوە ئەوە شتێک نییە ئێمە ئەوان بیانە ئێمە بزانین چێکن ینی بەڕاستیەوە وایە ینی ئەوان هیچ کاتێک بەدوای ئەوەوە نین کە ئەوان بزانن ئێمە چێکن بەڵام لەگەر ڕێکخراوێکی مەدەنی کەسانێکی مەدەنی ئیشێگەکەن لە سەماکردنەوە بێ لە گۆرانی وتنەوە بێ لە نووسینی کتێبێکەوە بێ لە داوایەکی یاساییەوە بێ لە دادگاکان هەچ شتێک ئەەکەی هەر جۆرە چالاکێکی مەدەنی پێشکەوتوانە ئەەکەی لە کۆمەلگای کوردستانە کە نزیکت بکاتەوە کە وەک چۆنەڵێ نیشانەیەک بێ بۆ مەدەنێتی کۆمەلگا هێرشی بۆ ئەبن ئەو واز لەو بەشە ئەهێنن لەو گروپەی کە ئامادەن دایمە بۆ هێرشکردنە سەر ئیشەکان بەشەکەی تری بە بڕای ئێمە ئەوەیە کە خەڵکێکە کە ئەکرێ لەگەڵ تۆ بێ بەس یعنی ڕێگایەکی دروست نییە بۆی کە ئەمە بگاتن بە ماڵەکان ئێمە ڕێگاکەی مەسەلەن میدیاکانانی تاکە ڕێگایك خۆ ئەوەیە و زۆرێکیش لە کەناڵەکان لێ بوون ینی هەرچی کەناڵی کوردستانەیە لێ بوو بەڕاستی ینی زۆر بوو ینی نازان بڵم چەند کەناڵ بەهار ئەمەوێ ئەلێرا بۆستین لەسەر ئەم مەسەلەیە من دوێنێ زۆر متابعی ئەوەمە کرد کە چی ئەوترێ لەسەر ئەو کارە و لەسەر ئەو کۆبنەوەی تایتانێکی ئێوە و طبعاً ئەوە زۆر خۆش بوو کە پشتیوانێکی زۆر هەبوو خەڵکێکی زۆر کە بەشێکیان خەڵکی ناسرا و خەڵکی نووسەر هونەرمەند ئەوانە پشتیوانیانە کرد بەڵام ئەوەی سەرنجی زۆر ڕاکێشان بەهار مەسەلەی میدیاکان بوو پێرێش و دوێنێش سیرەکەم میدیاکان پرسیارێکیان پێشنیار کردووە کە پرسیارەکە کەمپینەکە نییە ئەو پرسیارە ئەڵێ تۆ رازیت لە جیاتی ناوی باوکت ناوی دایکت دابنرێ ئەم پرسیارە ئەکا بەمانە ئەم پرسیارە ئێوە نەتان کردووە و ئێوە نەتان هێناوە لە کەمپینەکە لە هیچ نووسراوێکە لە هیچ بەڵگەنامەیەکە لە هیچ یەکێ لەو بابەتانی کە باس کراوە نووسراوە نییە بەڵام میدیای کوردستان وەکو تەبیعەتێکی هەمیشەی خۆی ئێوێ ئیحساساتی خەڵک بجوڵێنێ ئێوێ خەڵک تووڕەکە ئێوێ شتێک دەربێنێ کە سەرنجی خەڵک ڕاکێشێ بەڵام لە هەمان کاتا جۆرێک لە هەست و هینی نەرێنیش دروستکا لە بەرامبەریە من پێم وابوو دەوری میدیاکان میدیا گەورەکانیش باسەکەم کەمتر نەبوو لەوانەی کە ڕاستە و خۆ بە هەتا تەنانەت بە گوتاری ناشرین ڕەخنیان لە ئێوە گرت دەوری میدیاکان گەورەتر بوو بە بڕوای من چونکە ئەوانن ئەچنە ماڵی خەڵکەوە و پرسیارێکی غەڵەتیان کرد پرسیارێک کە هێرشی بۆ سەر ئێوە زیاد کرد پێم خۆشە نەزەری خۆت لەو بارەوە بزانم پێم وابێ ڕوونکردنەوەیکی شنووسی بوو بەدڵنیاییەوە یەکێک لە بابەتەکان کە ئەمڕۆ من زۆر لەسەری قسەم کرد ئەوە بوو کە بۆ لەم جۆرە پرسیارانە یعنی بۆچی ئەوەی کە تۆ ناچیتە سەرەوەی کە من چیم کردووە ناچیتە سەرەوەی کام یاسا کام مادە یاساییە من بەدڵنیاییەوە ئەیڵم هەر یەکێک لەوانەی کە کومنتیان نووسیوە لەسەر ئەم پرسە راپۆرتیان نووسیوە ئەم کارانەیان کردووە من دوو دڵم لەوەی کە ئەوەی کە ئێمە بروشورێکی وامان بڵاو کردبێتەوە لەسەر مادە یاساییە کە چوو بێتن بە دوچوونێکیان کردبێت و بزانن بێن بە خەڵک بڵێن خەڵکینە ئێوە مادەی 19 کە ئەڵێت هەر منداڵێکی لە دایک بوو دەکرێت لەسەر ناوی باوکی یان دایکی ئێوە لەسەر ئەمە ئەڵەن چی ئەوەی یەکەمیان کە هەموار نەکراوەتەوە کە وەکو خۆی یعنی وەک یاساکە وەکو خۆی ژمارە 3 ساڵی 2016 کارتی نیشتیمانی عێراق لەوەیە هەر ئەوەیە باوکیان باپیر ئەوەی کە ئێمە کردومانە باوکیان دایک بۆ وەکو دایک ببێتە خاوەنی ئەو مافە و بتوانێت پارێزرا بە کەرامەتی لەگەڵ مناڵێکی ئەگەر لە ئەنجامی دەست درێژە خۆی ئازاد بێت ئێوە لەگەڵی بژیان نەژی
هیچ کاتێک لە هیچ شوێنێکە لە هیچ لێدوانێکمانە ئێمە بەسیێمان نەکردووە خەڵکی نەوەرن هەمووتان نای با دایکی خۆتان بگۆڕن بیکەن بە نای باوکی خۆتان بڕۆن بۆ دایرەی شناس نامەکانتان بگۆڕن ئێمە ئەمانە خۆتان نەزانن کەمپێنی پشتیوانی لە هەموو شوێنێک واهەیە تاکو تۆی کە بتوانیت ئەو کەسێک کە پێویستی بە تۆیە لە ڕێگەی کەسانێکەوە کە لە ناو کۆمەلگایە بتوانن دەوریان هەبێ خەڵک گویان لێ ئەگرێ خەڵک هونەرمەندە خۆشی ئەوێ نووسەرە کتێبەکانی ئەخوێنێتەوە شاعرە بەڕاستی ئەمە کارێک بوو ئێمە شتێکی تازە نییە ئەمە لە پێنجی 12/2012 ئەمەم کەمپێنەمان دەست پێ کردووە دوو جاری تر ئێمە نامەوانیە ئێمە قسەمان لەسەر کردووە زۆربەی کەناڵەکانی ڕاگەاندنمان داوەت کردووە بڵاو کراوەتەوە ڕۆژوورەکانمان داناوە هەر سەیری لاپەڕی چاوی خەڵکو و پیدیۆ و ڕێکخراوی ئێمە و ئەمانە بکەشتەکان دیارە ینی مێژوێکی ئەوەنەی هەیە ینی 2 ساڵ و 9 مانگە ئێمە خەریک ئەم کارەین ئەمە شتێکی تازە نییە ئەوەی کە یەکێک لە چالاکیەکانمان بەم جۆرە بۆ ئێمە خۆمان ئەوەمان ویست کە ئەم داوایە بکەین لەو بەڕێزانەی کە پێمان وایە ئەکرێت لە ڕێگەی ئەمانەوە پشتیوان بنبێنە ناو ئەو ئیشەی کە ئێمە کردومانە ئەوە هەدەفی ئێمە بووە و دوایەوەش بەڕاستی وەکو لە سەرەتای ڤیدیۆکەشە ئێوەداتانە ئەوە هۆکاری هەموارکردنی یاسای کارتی نیشتیمانی ژمارە 3 ساڵی 2016 کە ڤیدیۆکەمان بۆ دەست پێەکە بیانووی ئێمە چییە بۆ ئێمە داوای ئەوە ئەکەن لە مناڵە لە شەڕ و لە ئاشتیە بۆوە ئەڵێن لە بروی تەرکیزی خەڵک تەنها لەسەر ژنانی ێزیپی نەبێ بەڵێ لە زۆربەی وڵاتانی دنیا یاسا بۆ جۆرە گۆڕێ کەیسێک نەک بڵێم هەموو کاتێک بەس کەیسێکی قورسە کەیسەکە کۆمەڵێک ئینسانتیایە ژیانی لەدەستداوە خێزانی لەدەستداوە پێم خۆشە ببوورە ئەدوەستێنم بەڵام پێم خۆشە یەک دوو نمونە باسکەی چونکە ڕێکخراوی ئێوە کاری زۆر کردووە لەگەڵ ئەو کەسانە کە کێشەی گەورەیان هەبووە بەهۆی ئەم مەسەلەیەوە پێم خۆشە وەکو کەیس بەبێت تەبعاً بە پاراستنی ناسنامە بەڵام یەک دوو نمونە باسکە هی مناڵێک هی ژنێک کێشەکە چۆن بووە چی ڕووی داوە و ئەمە چۆن بۆتە ڕێگریەک نەبوونی ئەم یاسایە بۆ پاراستنی مافیان چۆن بۆتە ڕێگریە لە بەردەم ژیانیانە من باسی ئەخیر کەیسە بۆکەم باشە زۆر باش ئەخیر کەیس کە ئێمە ئاگامان لێتی و هاتوۆتەوە دایکێکی زۆر گەنجە یعنی کاڵم دایکێکی زۆر گەنج ئەنی لە خوار 18 ساڵەوە یعنی هێشتا تەمەن بەڵێ ینی دایکێکی مناڵە کە هاتوێتەوە مناڵەکەی لەگەڵ خۆی هێناوە یعنی مناڵەکەی لەگەڵ خۆی هێناوە کە بێتەوە بۆ کوردستان لە ڕێگا لە بازگەیەکی عێراق مناڵەکان لێ سندووە دەبێ ئەوەی پێی بڵێن ئەم منداڵە بۆ چوو ئەبن کەیسێکە شمان لەگەڵا کردووە لە لای ئێمە یەت بۆ وەرگرتنی خزمەتگوزاری دەرونی خزمەتگوزاری یاسایی کۆمەڵایەتی بەشداریکردنی لە خولەکان یعنی ئەمەیەکە لەو کەیسانەی کە پێشتر تەبان کەیسی تر ئێمە نەتوانم 3 کەیس ئەوانەی کە خۆم ینی ڕوبەڕووی دانیشتوم لەگەڵیانە ئەمەیەکێکە لەو کەیسانەی کە تازەترە لە کەیسەکانی تر مناڵەکەی هێناوەتەوە لیان سندووە یعنی ئەمە بەڕاستی ئەم دایکە دوو مناڵی هەبووە یەکێک لە مناڵەکانی ماڵی باپیری مناڵەکە کە باوکەکەی لەگەڵ گروپی ترۆریستی داعشا خەڵکی تورکیایە ماڵی باوکەکە توانیوانە منداڵی یەکەمی بەرنەوە بۆ لای خۆیان منداڵی دووەمیشی لە بازگەیەکی بڵێن حکوومەتی عێراق لیان سندووە و بەبێ ئەوەی ئەم دایکە بزانە ئەم منداڵە سەر و شوێنی کوێ چی ئەنی لەکوێ چیەکە دایکێکی وا بەو تەمەنە گەنجەوە ینی یەکە منداڵی ئەوەی کە حسابیکەی زۆر بە مناڵەکەی بووە بەڕاستی ئەو کەیسانەی کە ئێمە ئەیبینین من زۆر بەڕاستیش ینی زۆر ناتوانم هەتا باسیشی بکەم لە بەروی زۆر کاریگەری زۆر کاریگەرە زۆر قورسە بۆیە خەڵک زۆر گرنگە کە بزانێ ئەمە بەرپرسیارەتێتەوە بە دووشە لە فەیسبوکەکەی خۆتەوە بە ئیسراحەت دانیشتویت ئاگاد لەم کەیسەنێت تۆ بە شێوەیەکی گشتی گوێت لێ ئەبێ بەڵێ دڵنیام لەوەی کە بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان هەرێمی کوردستان جیهان بەریتانیا هەموو کەسێک تەعاتفێک و خۆشەویستێکی بۆ کەیسەکان هەیە ئەمە جیایە وەکو لایەنە گشتێکی بەزۆکەوەی کە تۆ زۆر تێکەڵی کێشەکانە بی تۆ زۆر بە دوای ئەوەی کە چی بکەیت چۆن ینی ئەتوانی چی بکەیت
کاتێک کە تۆ کێشەیەکی وابینی دەبێت بیری لێ بکەیتەوە طبعاً چیەکە من وەکو ڕێکخراک بە پرسیارەتێکم لەسەر شانە کچێکی گەنجە کێشە ئەوەیە بەهار من شتێک بڵێم لەم بارەیەوە ئەم قسەی تۆ زۆر دروستە ئێوە کەمپینێکتان ڕاگەیانوە و ئەو کار منیش لێرە لە ڕێکخراو کارەکەم کاتێککە لە ڕێکخراو کارەکەی لەگەڵ کەیسەکانی توندوتیژی یاخود پەنابەری یاخود ئەوانەی معاناتی جۆرا و جۆریان هەیە خەڵک بە گشتی ڕای گشتی زۆر لە نزیکەوە ئاگاداری ئەمانە نییە مەگەر لە ڕێگەی گێڕانەوەی چیرۆکەکانیان مەگەر لە ڕێگەی ئاوا کەمپینێکی لەم بابەتە کە ئێوە کردان منەمەوێ لێرەوە بێ مەسەرم مەسەلەیە پرسیارم کرد لە ئامانجی کەمپینەکەی ئێوە تێگەیشتم کە ئامانجتان گۆڕینی یاسایەکە هەموارکردنی یاسایەکە بۆی بتوانێ مافی ئەو ژن و مناڵانە بپارێزێ کە لە ئێستاە ناتوانن مافیان پارێزراو نییە بەڵام ئەوە ئیزافەکەم پێم وایە ئەگەر ئەوە تەنها ئامانجی ئێوە بوو بێ مەسەلەی گۆڕینی یاساکە خوازیارم کە بێتە دی بەڵام ئامانجێکی تری گەورەی ئێوە کە هەر ئێستا هاتوۆتە دی بە بڕوای من کردنەوەی ئەم دایلۆگەیە لە کۆمەلگایەکە کە وەک تۆ بخۆت پێشتر ئیشارەت پێیاوتێ فلیمێ دەرەکرێ گۆرانیەک ئەوترێ سەمایەک ئەکرێ پەیکەرێکدا ئەمەزرێنرێ پەخشانێک ئەنووسرێ شعرێک ئەوترێ بەجارێ دەنگێکی بەرز هاواری لێ بەرزە بێتەوە لە بەرامبەر ئەمانەیە و بە جۆرێک دەسەڵات ملی داوە بەم جۆرە لە سانسۆرکردن و لە چاودێریکردنی هەموو جۆرە کارێک کە پێشکەوتن خوازانەیە کە ڕوو لە پێشە کە جیاوازە کە ئێوە گۆڕانکاری دروستکە من پێم وایە ئامانجێکی گەورەی ئەم کەمپینە هێنانی ئەم دایلۆگە کۆمەڵایەتیە ئێوە ئەم بابەتتان خستە نێو خەڵکەوە چونکە وەکوتم لە نێو چوارچەوەی ڕێکخراوە هەمیشە قەتیس و لەبەرەوەی ئێمە کارەکانیش نهێنی پارێزیە تۆ ناتوانی باس لەم قزیانە بکەیت بەڵام کەمپینی لەم جۆرە ئەتوانێ هوشیاری کۆمەڵایەتی و دایلۆگێکی کۆمەڵایەتی دروستکە و لە دایلۆگی کۆمەڵایەتی من پێم وایە وەکو چۆن بە سەدان کەسم بینی پشتیوانی ئێوەیان کرد شتیان نووسی ناوی خۆیان گۆڕی ناویان خستە پاڵ ناوتانەوە بە دڵنیایی کۆمەڵێکی شەبێت کە هەمیشە بە دوای ئەوەن کە کۆن بپارێزن و نەکۆن بپارێزن بیرن نەچێ ئێوە خەریکن تەحەدایەکی گەورەتان دروست کردووە لە بەرامبەر پرسێکە کە تەنها پرسێکی کۆمەڵایەتی و یاسایی نییە بەڵکو دینیشە بە دڵنیاییەوە ئەوەی شایە کە هێزی دینی بەهێزە بۆیە تەحەداکەتان گەورەیە و من پێم وایە هەر ئێستا دەستکەوتەکە گەورەیە ئەوەی کە دایلۆگێکتان لە نێو لەسەر ئاستی کۆمەڵایەتیە دروست کردو لەسەرم بابەتە و ئەوەی کە تۆ باست کرد ژنانی یەزیدی بێ یانە بێ کاتێک کە مناڵ لە دایکە بێ بە هەر هۆکارێ لە دایک بوو بێ و بەهۆی بە هەر هۆکارێ ناسنامەی باوک ناتوانێ وەرگێت دایک بۆی هەبێ و بتوانێ ئەم ناسنامەی پێبا و ئەم ناسنامەی خۆی پێبا هیچ دلیلێ نییە تۆ مناڵێک مەحکومکەی جا با ناوی وەکو ئەو خاتونەی بزوتنەوەی ئیسلامی ناوی زۆڵی لێ ئەنێ بن بە داوای لێبوردنەوە لە بەکارهێنانی وشەکە یاخود مناڵێ بێ سەرپەرشتە یاخود مناڵێ تەنها دایکی هەیە و لێرەوە ئەبێ دەست پێ بکە ئەمە کە تۆ مافی ئەوانەی کە بێمافن بپارێزی بەڵام ئەوان هاتوون مەترسیەکی گەورە و قەبەیان لە نێو خەڵکا دروست کردووە کە وجودی نیە ئەسڵان ئەوە نییە لە ڕێگەی ئەم پرسیارە هەڵەیەوە کە کردویانە تۆ ناوی باوکە دەگۆڕی بە ناوی دایکت خەڵکیان ترسانووە بۆیشە لەوانەیە تۆ هەست بکەی پشتیوانێکی ئەو تۆ لە لای ئەو کەسانەوە کە ئەبێ پشتیوانیتان بکەن نەهاتۆتە پێشێ لەسەر ئامانجە کۆمەڵایەتی خۆت نەزەری خۆت بزانم بەڵێ بەتەکیدی ئەمە بووە پرسێکی کۆمەڵایەتی و بەڕاستیش وەکو میدیاکاران ئەڵێن بڵێن لە دوێنێ و لەم ڕۆژە یەکەم ینی لە دوێنە بە تایبەتی یەکەم هەواڵی هەرێمی کوردستان بوو ینی بووە یەکەم هەواڵی هەموو ڕاگەیاندنەکان ئەمە بۆ خۆی پرسێکی گرنگە بەڕاستی کە بەو جۆرە دەنگدانەوەی هەبووە من بابەتەکە زیاترەوەی کە ئێمە بتوانین مەودای ئەو پشتیوانی فراوان بکەین و ئەرکی ئێمەیە ئەم پرسە ئەم زانیاریە ئەم داخوازیە ئەم کلێنە یاساییە ئەم لایەنە کۆمەڵایەتیە بگات بۆ کەسانەی کە ئەبێت ببێتە پشتیوانی تۆ ئەمە زیاتر ئەبێت ئەمە ئیشی لەسەرکێنەگی ناوەکو باسم کرد من ئەوەی تر کەسانێکن کە پێم وایە هەچێک بکەین هەروایە ئەویان بەڕاستی ئەوە زۆر هین ینی ئەبێ زۆر
نك ئەوەی نابێ زۆر هینی ئەوە بین ینی زۆر بە دوای ئەوە بین جواب بدەینەوە لەسەر ئەوانە بە بڕای من پێم وایە ئەچێتە کارێکەوە کە زۆر جێگە ناگرێت ئەوەی کە جێگە ئەگرێ بە بڕای من ئەوەیە کە ئێمە ئامانجی کەمپینەکە ئەوەیە کە چیمانەوێت وە چۆن نەمانەوێت خەڵکانێکی تر و کەسانێک هەر هاوڵاتیەک هەر ژنێک هەر کەسێک بتوانێت هەر بیرو بەچوونێکی چکەمە قەزەیەک نییە ڕەفتی بە یەک گروپێک لە وەک چۆنەڵێەوەی کا لە جایکەیتەوە بڵێ ئەمە ڕەفتی بەمەوەی نەخێر ئەمە پرسێکی کۆمەلگایە من پێم وانە هیچ کەسێکە وێنێ ئەو مناڵێکە لە ڤیددیۆکە بینیمان لەسەر سنگی نووسراوە لە قیت نەحژابێت من بەڕاستی و پرسیارەکەم ئایا خەڵکی کوردستان پێخۆشە مناڵێکی تازە لە دایک بووە بینێ لە بەردەمی دوکانەکانە بە زستانە فڕەدراوە ئەمە هەستی مرۆڤانەی ئێمە هەموو شتەکانی تر ناسڕێتەوە هەر کەسێک دینی بۆ خۆی چییە بیرروباوەڕی بۆ خۆی چییە ئایدۆلۆژی بۆ خۆی چی لەسەر بەچە حیزبەکە هەمووی لە سفرە بێتەوە بە بڕای من شتە مشتەرەکە جوانەکانی بینی مرۆڤەکان ئەگەر زیاتر ئینسانەکان لە ناوم کۆمەلگانەی ئێمە کە قورستە ئەژین فرسەتێکی تری هەبێ ئاوانە کات پێم وابێت ئەوەی کە فرسەتێکی تر هەبێت و هەناسەیەک بدات و سەر لێ شێواویەکی داڕێژراو بۆیان سەر لە شێواویە کە یەکسەر ئەخرێتە بەردەمت ئەگەر ئەمانە تۆزێک ئەهوەن ببێتەوە و کۆمەلگا بتوانێت هەناسەیەک بدات من پێم وایە شتێکی زۆر مشتەرەک لە بینی ئەو هەموو شتانەی کە جیاوازانەی کە باسمان کرد لە دینەوە لە ئایدۆلۆژی هەموو شتەکانەوە شتی مشتەرەکی جوان هەیە بەهای جوان هەیە لە بینی ئینسانەکانە بەڕاستی ینی ئەمە یەکێکە لەو شتانەی کە هەر کەسێک بیری لێ بکاتەوە مەسەلەن دایکێکی منداڵ باز لە ژنانی و کچانی یەزیدی نەکەین باز لەو کەیسە قورسانە نەکەین کە باسمان کرد لە شەڵتەری سلێمانی هەولێر دووەک لەم شوێنانە بۆ کەیز نییە مناڵەکە لەوێ لە دایک بوو بێت و ببێ بە چەند ساڵ ئایا پرسیار لەوە کرێت دوای ئەوە ئایا ئەو مناڵانەی کە لە ناو سەنتەرەکانە بەخێو دەکرێن و دایکەکانی جەزان مناڵەکانیان لەوێ ئاگەر هەلوو مەرج بۆ ئەو دایک و مناڵە بڕەخسێنرێت ئەو دایکە ئامادە نیە ڕەچەڵێکی مناڵەکەی دیاری کات و بە ئارامی لە جێگایەکە لەگەڵ مناڵەکەی خۆی دابنیشێت ئەمانە پرسیارەکانن زیاتر بە بڕوای من ئەوەی کە کەسێکی تر گروپێکی تر چۆن ناو ناتوێرە لە مناڵەکە نێو بێکەرامەتێکە لە یەکەم هەناسەدانیەوە بەڕای من ئەوەی تر ئەچێتە ریزی ئەوەی کە ئەوانیان کرد بەڕاستی لە شنگال و لە کابول و لە چیوچی من بەڕاستی زۆر ناچمە سەر بەڵام منەمێ بەڕاستی ئەگەر بۆ تۆ ئاسایی بێ منەمێ ئەو پرسیارە بکەم یعنی بەتایبەت ئەو ڕەخنەی کە ژنێک بوو بە نوێنەری لەلایەن ڕەوتێکی سیاسی ئیسلامیەوە هەمووی چەند ڕۆژێ لەو پێش خۆی و حیزبەکەی پشتیوانیان بۆ تالیبان ڕاگەیان لە ئەفغانستانە لە کاتێکا کە ناکرێنەوترێ ئەم شتە یعنی ناکرێ خەڵک گوێی لە منە بێ کە ئەمە ڕەوتێکە هاتووە بە ناوی ئەوەی کە بەرگری لە ئاداب و لە خوڕەوشتی جوانی خێزان و خەڵکی کوردستانەکە لە هەمان کاتا کەسێکە کە بەرگری لە هاتنەوەی تالیبان ئەکا تالیبانێک کە دەستی سوورە و بە خوێنی ژنان بەهی مناڵان بە بێمافی و بە هەموو ئەوانە کە هەموو دنیا ئێستا لەسەر یعنی لەسەر پێیەکە چی بەسەر ژنان و مناڵان لە وڵاتایەت و ئەم بزوتنەوەیە ئەم ڕەوتە کە ڕەخنە لە ئێوە ئەگرێ خۆی بێباکە نەک بێباکە لە بەرامبەریا بەڵکو پیرۆزباییان لێکە بەڵکو خوازیارە هەمان بارودۆخ بێنێ بەسەر خەڵکی هەرێمی کوردستان و بەسەر ژنان و مناڵان لە هەرێمی کوردستانە بۆیە من تەواو ئەو قسەی تۆ پشتیوانیەکەم بۆ کەسی هوشیار بۆ کۆمەڵگەیەکی هوشیار کاتێ ببینێ لە ماوەی دەڕۆژە هەمان ئینسان هەمان حیزب هەمان ڕەوت دوو پەیامی یاوە چی ئەگەێنێ بۆ ئەم کۆمەڵگایە بە دڵنیایی گوێی لێ ناگرێ و زۆری حساب ناکا بۆ ئەوەی کە بڕوا چوزانم بە شتێکی جددی و گەورە و ئەوانەی وەرگێ بەڵام من پێم خۆشە زیاتر تۆزێ لە باری ئەرێنیەوە باز لە مەسلەی ئەوە بکەین من پشتیوانیکی فراوانم بینی لە خەڵک پشتیوانی فراوانم لە هونەرمەندان لە نووسران لەمانە بینی پێم خۆشە و حتا بە جۆرێک بەکارهێنانی ئەو ئایدەیە کە ئەمانە کۆکەنەوە و سەرنجی میدیا بتوانێت ڕاکێشێت توانی پێم وابێت تەوژمێکی گەورە بە بەم مەسەلەی ئێوە دەستان خۆش بێ لەو بارەوە بڕای من هەنگاوێکی سەرکەوتوو بوو ئەگەر پێت خۆشە لەسەرەوە هەنێ قسەمان بۆ بکەی و پێم خۆشە لەوێەوە بڕۆیتە سەر ئەوەی لە ئێستا لە چه قۆناغێکان لە بەدیهێنان ئامانجەکەتانە لە مەبەستم بۆ هەموارکردنی ئەو یاسایە تاکۆ ڕۆیشتون تاکۆ بەتەمان بڕۆن بەڵێ
ڕاستەکەی ئێمە لە سەرەتاوە پێمان وا بوو کە لەمەش قورسترا، یعنی ئێمە بۆ خۆمانمان دانابوو نەک لەبەرەوەی کە خەڵکێک پشتیوانیمان ناکە، نەخێر ئێمە ئەمانزانی کە کەسانێک هەچێکمان کرد بێ، هەچ ئیشێکمان کرد بێ ئێمە بە سەدان و بە هەزار کەس پشتیوانی لە ئێمە کردووە، چ لە ناو کوردستان چ لە دەرەوەی کوردستان لە ناو ڕێکخراوە لۆکەڵیەکانە، ینی کەم نییە تۆ لە بینی 35 بۆ 50 ڕێکخراو لە هەولێر و سلێمانی دووەک پشتیوانی خۆی ئەوە لەم کەمپێنە بە مۆری ڕێکخراوەکەوە. ئەمە یعنی تەنها ئەوە نییە بڵێ ئێمە چەند کەسێک بەمەوە ئەنی بڵێن دانیشت بێتینی تر بڵێن ئێمە ئەم ئیشەمان کردن بەردەوامە بین ئێمە پێی ئەچێ، ینی ئەمە بەڕاستی گۆڕانکاریەکی گەورەیە لە ناو یاسا، گۆڕانکاریەکی گەورەی کۆمەڵایەتیە. چەند ڕۆژ هیچ کاتێک ئەوەنە باز لەم پرسە نەکراوە لە ناو کۆمەلگای کوردستانەوە هەتا لە عێراقش، ینی لە عێراقش ئێمە لە دوانمان بۆ چەند کەناڵێکی ڕاگەاندناوە چکە پرسەکە پرسی هەموو عێراقە خۆ ئەوە نیە بڵێ ئێمە تەنها پرسەکە وەکۆی کە زۆر باز لۆکرامە لە سلێمانی و بێمە لە هەموو شارەکان لە بەغا لە هەولێر لە دووەک لە سلێمانی لەم شوێنانە ئێمە چالاکیمان کردووە و خەڵکی لە دەورەوە پشتیوانی لێکراوە. ڕاستەکە من لێرەوە داوای ئەوەکەم هەر بە ڕێزێکە گوێ لەم گفتوگۆی ئێمە بێت ئەتوانێت بە ڕێگایەکی زۆر ئاسان پشتیوانی لە ئێمە بکات لە دەوروبەری خۆی لە ناو خێزانی خۆی پرسەکە بەم جۆرەیە ئەوەی کە ئێمە ئیشەکەمان چەندێک ئینسان دۆست و مناڵ دۆست و ژن دۆستانەیە لەبەرەوە بەڕاستی ئەمە زیاتر ئێمە تەرکیزەکەمان لەسەر ئیشەکەی ئێمە و پلانەکەی ئێمە کارکردنە بۆ فراوانکردنی ئەو پشتیوانیە. ئەمە خاڵێکی گرنگی ئێمەیە دروستکردنی چەند ڤیدیۆ و فیلم و سپۆتی تەلەڤیزیۆنی فیلمێکیشمان هەر لەسەرەوە ئەڕز کرد لە سینەما سالم لە 16 ڕۆژی دژی توندوتی ژیاکە زۆربەی زۆری ڕێکخراوەکان لێبن فیلمێکی زۆر تایبەتە بە پرسەکەەوە کە بەناوی شوناسەوەنی نادیاری شوناس کە ئەمە بەڕاستی فیلمێکە تێچوونێکی زۆر تاقەیەکی زۆر کە ڕێکخراوی خەڵک پشتیوانی فیلمەکەی کردووەوە لە کاتی تریشە هەر بڵاوە کرێتەوە. ئەمانە هەمووی کاری گرنگن بۆ ئەوەی کە تۆ بتوانی لایەنە کۆمەڵایەتەکەی ئیشی لەسەر بکەیت تاکو بتوانی دەنگی لە دەور کۆ بکەیتەوە. ئەمە لایەکی کۆمەڵایەتێک کە ئەبێ زۆر ئیشی لەسەر بکەین کەسانێک لێمان تێ بگەن ئەوانەی ناڕوونە لەلایەن قسەمان لەگەڵ بکەن لێ دوان بدەین هەتا ئەمە بەنیازی دبیتێکە لەگەڵ کەناڵەکانی ڕاگەاندنا کە ڕەخنەکانی خۆمان بگرێنین لەگەڵ بەڕێبەرانی کەناڵەکانە ئەگەر بتوانن بێن و بەشداری بکەن کە بەڕاستی ئەمە ڕەخنەکانی خۆمان بگەنین ئەو جێگایانەی کە بێدەنگ نەبین لەسەری نەڕوا بەسەرمانە لە شوێنێکا بوەستین کە ئێمە پێویستمان بەوەیە چۆن لە وڵاتێک کە ڕاگەاندنەوە دەورەکی ئەرێنی هەبێت کەسەکەوکو خۆی بچێتە پێشەوە نەگەوەی ئەرقە لەو پێچە بە دەورەی پێ بکرێت و ئەوانە ئەمە یەکێکی ترە لە ئیشەکانمان. یەکێکی تر لە خاڵەکان کە زۆر گرنگە ئێستا ئێمە ئەم یاسایە ئەم پرۆژە یاسایە کە دیارە لە پێشە ڕژنووس بوو ئێستا پرۆژە یاسا بە خۆشحاڵیەوە بە ئیمزا 27 پەرلەمانتار بە پەرلەمانتاری کوتلە و حیزب و دینە جیاوازەکانەوە 27 خۆی دەدانە ئەویست کە بێتە پرۆژە یاسا 27 ئیمزای بۆ کۆکراوەتەوە کە یەکێک لەو بەڕێزانەی کە خۆی ئەندامی پەرلەمانی عێراق کارێکی زۆری بۆ ئەمە کردو و جێگەی دەستخۆشیە و ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئێمە چ بکەین نەگەوەی کە ئێمە چەندێک پەرلەمانی عێراق بە شوێنێک ئەزانین کە زۆر کارە مرۆڤ دۆستەکانی تیاچێتە پێشەوە هەر منفەزێک هەبێت ئەبێ ئەمە هەر ڕێگایەک کە بتوانێت ئەو شتە دابین کە ڕێگایەک هەبێت ئەویش بەڕاستیەوەی کە ئێمە هەر لە ئێستاوە لە دوایەوەی کە هەڵبژاردن کراوە ئەو خەڵکانە ئەچنی تر دەسەڵاتیان هەیەوە ئەتوانن ئیشی لەسەرکەنە بێ ئێمە بڕۆین بزانین چێن قسەیان لەگەڵکەین هەر لە سەرەتاوە پرۆژە یاساکەمان بخێنەوە بەردەمیان کە ئەمە لە پەرلەمانە جارێکی ترەوە بە ئیشی لەسەر بکەن و خوێندنەوەی بۆ بکرێت هەر من پێشەوەی کەسێک لە کاندیدەکان دەربچە بۆ پەرلەمانی عێراق بۆم باس کردووان وتومە من واز لێ نانم ئەنی هەر وەکو چۆن لە وەکو کەسێکە ئەیناسیت ئەگەر تۆ دەربچی بۆ پەرلەمانە بێ بڕۆیت لەسەرم پرۆژە یاسایە ئیش بکەیت و خوێندنەوەی بۆ بکرێت بەڕاستی ئەبێ لە پەرلەمانی عێراق بکرێت بەڵێ لێەوە با بڵین هین بکرێت کە پرۆژە یاسایە ئیش بۆ ئەوە بکرێت کە خوێندنەوەی بۆ بکرێت چکەسەوەکو ماف ینی مافی ئەومانەیە کە بە دوایە بڕێن کە چی بۆ ئەکرێت کە بەڕاستی
ئەتوانم بڵێم ینی هەتا لە ناو بەغایە ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانانی ژنان زۆر حەماسێکی جدیان ئێمە لە مانگی نوێ جارێکی ترە ڕۆینەوە بۆ دانیشتنێک بۆ کۆبنەوەیەکی گەورە لەگەڵ ئەو بەڕێزانەیە کە خۆیانی ترە بنە خاوەنی ئەو ئیشەی کە لەوێ ئەکرێت و بەڕاستیش ینی حەماسێکی زۆر هەیە بۆ ئیشەکە تەنها قەزەیەک نیە تەنها لە شاری سلێمانی ئەو جوابێکە بۆەوەی کاڵن هەر لێرە نەخێر لە بەغا لە بەسرا لە دۆگ لە هەڵەبجە لە سلێمانی لە هەموو شارەکان کەسانێکی خۆی هەیە ڕاستەکەی کە ئیشی بۆ ئەکەن و ئەیانەوێت ئێمە لەگەڵ یانە جارێکی تردا بنیشین بۆی کە پشتیوانی زیاتر بێنین بۆ کەمپێنەکە. بەڵێ بەهار ئاخر پێم خۆشە پێشەوەی بچمە سەر بەشی ئەخیری باسەکەمان سەبارەت بە پشتیوانی فراوانتری دەرەوە چۆنەی بینن بۆ نمونە ئێوە ڕێکخراوێکی خۆتان ڕێکخراوێکی PDO هینی نەرویجی هەیە با بڵێن دامی نەرویجی هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی وەکو UN و بەشی ژنانی UN و ئەمانە لەگەڵ ئەمانە هیچ پەیوەندیەکتان گرتووە سەبارەت بەم کەمپەینە و ئایا ئەوان بە ئاشکرایە خود بە ئەتوانن هیچ هێزێک بن لە پشتیوانی کردنیا؟ بەدڵنیایی ئەوەی کە لەگەڵ هەندێک لە ئەنتەرناشناڵەکان هەر ئیمزایان کردووە کە بەهی خوانی ئەزانن بەڵام ئاژانسەکانی نەتەوەگرتووەکان و یونامی بەشی عێراقی UN دانیشتوین لەگەڵیانە پرۆژە یاساکان زۆر بەدڵ بووە و هەتا باسییان لەوە کرد کە ئەگەر کۆبوونەوەکەی کە لە بەغا کرێت ئەوان بێن داوەت بن یونیسف وەکو ڕێکخراوەکە تایبەتمەندە بە مناڵانەوە ئاگاداری ئامارە وردەکانە لەسەر مەسەلەی وەزعی مناڵان لە عێراق ئەمانە داوەت ئەکرێن UNFPA کە خۆی یەکێک وەکو یەکێک لەو ئاژانسانەی کە لەسەر GBV شەکان با بڵێن لەسەر چندوتیژی لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی ئیشەکە و هەموو ئەو ڕێکخراوانەی تر کە پەیوەندیدارن بە ئیشەکەی ئێمە UN Women ئەمانە هەمووی بانگێشتەکرێن بۆ کۆبوونەوە و ئاگادارن و پرزنتیشنی وردمان کردووە لە GBV وەرکینگ گروپ بڵێن گروپی کاری تایبەت بە کەیسەکانی توندوتیژی لە شاری سلێمانی ئێمە زانیاری تاوەتیمان ناو بە ڕێکخراوەکان ئەمەش ڕێگایەکی باش بوو بۆ ئەوەی کە ڕێکخراوەکان بە وردی ئاگیان لێبێت و واژەی پرۆژە یاساکە بکەن. بەڵێ کەوا بێ ئومێدتان هەیە بەوەی کە چکە من ئەوەی کە ئیبینم بەو بارودۆخی کە لە خۆشت تۆزای ئاماژت پێەیە بەو بارودۆخی کە لە پەرلەمانی عێراق و ئەوانە با بڵین لە کوردستان ئەگەر ڕوبەڕووی ئەم جۆرە لە هین بوو بێتەوانێ لە پەرلەمانی عێراق لەوانەیە پێشاتەکان ئەوە بێ کە زۆر ڕوبەڕووی ڕێگریەکی گەورەتر بێتەوە بەهۆی ڕەوتە دینیەکان ڕەوتە ئیسلامیەکان بەهۆی هێز و قووەتیان لەوێ با بڵین من پرسیارەکەم ئەوەیە ئەگەر نەبێتی ئەم یاسایە بۆ نمونە ئەمانجی ئێوە هەموارکردنی یاساکەیە بەڵام ئایا پلانێکی تر بەدیلێکی تر ڕێگەیەکی تر چی شتێکە کە بتوانێ ئەم هینا دیاری بکات بەدی بێنێ؟ بەڵێ ئەمە تەنها ئەم کێشێت تەنها لە هەرێمی کوردستان و عێراق نییە ئەم کێشەیە لە ئێران هەیە لە وڵاتانی دەوروبەر هەیە ئەوەی کە ئێمە لەگەڵ چەندین وڵاتی ترا قسەمان کردبێت لە کۆنفرانسە جیهانیەکانە من بۆ خۆمێکێک لەو پانێلیستانەی کە لە کۆنفرانسێکی جیهانی کە لە مانگی 2019 لە شاری ئۆسلۆ بە ناونیشانی کۆتایی هێنان بە دەستدرێژی سێکسی لە بەرامبەر ژنانە کە زۆرێک لە ژنەکانم لەوێ بینی کە ئیش لەسەر ئەم پرسە ئەکەن کاتێکە ئەنزانی ئەمە لێرە کەمپێنێکی لەم جۆرەمان هەیە ئەوانیش باسی وڵاتەکانی خوانیانە کرد و هەروەها بڵێن ئەو وڵاتانەی کە وڵاتی عەرەبین وڵاتی ئێران ئەم شوێنانە هەوڵ هەیە بەڵام تا ئێستا وەکوی کە پرۆژەیەکی تایبەت دەنگی بۆ درابێت بە بڕوای من ئەمە وەکولانی ناوچەیش و بڵێن جیهانیش پرسێکی گرنگە بەڵام ئەوەی کە زیاترە گەربێنەوە سەر ناوخۆ ئەوەیە کە ئێمە مۆزوعی یاساکە بەشێکە لە بابەتەکەی ئێمە چکە بەڕاستی بەقەدەر یاساکە و زیاتر و ئەوەنە یاساکەش لایەنە کۆمەڵایەتەکەی گەر پشتیوانی هەبێ لە شارەکانە ئەمە خۆی خەڵکی خۆی بۆ پێیا بێ گەنجانێک لە دەوری کۆ ببێتەوە ژنانێک لە دەوری کۆ ببێتەوە پیاوانێک بە قەزێ خۆی بزانێت بیکات خۆی بە بڕوای من پەرلەمانی عێراقیش ناتوانێونە بە ئاسانی
هەروە بەسەریا بڕوا بە پرسێکی گرنگی نەزانێ بەڕاستیە ئەبێت ئێمە زیاتر چامان لەلایەنە کۆمەڵایەتەکەش بێ هەرەوەی کە لە دوێنێەوە باس لەسەر ئەم پرساکرێت بە بڕوای من کاریگەری لەسەر دروست ئەکات یعنی لەسەر پرسەکەەوە لە چەندین جێگا و شوێنەوە لە شوێنی فەرمانگە حکومیەکانەوە لە چەندین شوێنەوە ئێمە لە دوێنێەوە جوابان بۆیێتەوە کامە پرسێکی گرنگە خەڵکێک پشتیوانی لێکەوە بووەتە بە بابەتێکی ناو ماڵەکانیش ینی بەڕاستی ئەوەی کە ئایا تۆ پێت خۆشە ناوی دایکت بەڵێ بەڕێزەوە بە خۆشەویستیەوە من ناوی دایکمە گەر بۆ پشتیوانیکردن لە کەمپێنێکی وایە وەکو هەندێک لە دایکەکان ئەڵێن بۆچی ئێمە ئیش بۆ ئێمە کەم هیلاک بووین ینی ئێمە ناوم ئەبێ نەک ئاسایی ئەبێ ئەوانەی کە ناوی دایکیان هەڵەبژێر نەبێ بە دڵنیایی وایە بە دڵنیایی ئێمە من دڵنیام هەموو هاوکارانم لە کەناڵی هیوا لەسەر ڕازین کە پشتیوانی تەواوەکەین لە کەمپینەکەتان کەمپینی ناوی من ناوی دایکمە و هیوای سەرکەوتنتان بۆ خوازین و ئەگەر لە داهاتووە چالاکی ترتان هەبوو حتمما پێمان خۆشە بێ کە بتوانین گفتوگۆی تر بکەین لەو بارەیەوە و من ئێستا ئەگەر پێم خۆشە تۆ ئەگەر پەیامێکت هەیە لێرەوە بە هەر کەسێکی بگەێنی پەیامێک بۆ پشتیوانی یا هەر شتێکی تر کە پێت خۆشە لە پێشەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنین سپاس دەکەم فەرموو جا لە پێم داوایەکم بۆ پشتیوانی لە کەمپێنەکەوەیە کە هەر کەسە دەتوانێت ناوی دایکی لەگەڵ ناوی باوکی بنێت بتوانێت بیکات چکە و پشتیوانیەکە لە کارەکەی ئێمە و ئەو هاشتاگەی کە دامان ناوە زۆر بڵاوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بتوانێت لە لای خۆی دایبێنە لە هەچ شوێنەکە ئازانێت زانیاریەکە ڕوونکردنەوە ئەدات بە دەوروبەری خۆی ئەگەر خۆشی بیزانێت کە بتوانێت دای بنێت تاکۆی کە کەسانێکی تریش بتوان پشتیوانی لەم پرسە بکەن و ئەو هاوسۆزیە لەگەڵ ئەم پرسە گرنگەیە بتوانین زیاد بکەین بە هەمومان ئەمە زیاتر ئەوانەیە کە من حەزم کرد لێرەیە باسی بکەم. بەهار شکریە منزر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکە بە دڵنیایی ئێمە بە هەموو شێوەی هەوڵەین پشتیوانی تا بکەین سپاس بۆ تۆ سپاس بۆ بینەرانی عزیزی کەناڵی هیوا کە تەحملێکی زۆریان کردین ماوەی وا ئەبێتە سەعات و نیوێ لەگەڵمان بوون بۆ بەرنامەی ئەمشەو من گۆرا سعید لەگەڵتان بووم جارێکی تر هیوای ساغ و سەلامەتی بۆ هەمووتان بۆ کەسوکار و هاوڕێیانتانە خوازم هیوادارم ئاگاتان لە خۆتان بێ و تا بەرنامەیەکی تری کەناڵی هیوا هەر شاد و خۆشبەخت بن کاتێکی خۆش.